گەڕانەوە بۆ بەهەشت. گەڕانەوە بۆ بەهەشت چیرۆکێکی ڕاستەقینەی هەموو مرۆڤێکی خواناسە. گەڕانەوە بۆ بەهەشت لە نووسینی دکتۆر فەلاح محەممەد عەزیز. دەنگ هەڵگر و مۆنتێر خەندان. گەڕانەوە بۆ بەهەشت لە دەرهێنان و خوێندنەوەی ئەحمەد وەرتی. گەڕانەوە بۆ بەهەشت. ئاڵلقەی یەکەم: بەهەشت و یادکردنەوەیەک. خۆشەویستان، هێمن کە یەکێک لە دانیشتووە بەختەوەرەکانی بەهەشتا، کۆمەڵێک برادەر بۆ مەملەکەتە گەورەکەی خۆی لە بەهەشتا بانگکێش کرده بوو. چەند ساتێکی خۆشیان لە ناو باخە خۆشەکانی بەهەشتا پێکەوە بردەسەر. نەغەم و غەفەت بۆ ڕابردوو، نەترس لە مردن و داهاتوو، نەدوورکەوتنەوە لە دۆست و خۆشەویستان، نەناکۆچی و تووڕەبوون لە یەکتری و نەململانێ لەسەر بەرژەوەندیەکان و نەترس لە نەمانی خۆشیەکان و کۆتایی تەمەن. تەنانەت خەویش نەمابوو، چونکە نووستن چۆرێکە لە مردن و مردن لەم بەهەشتەدا لە ناو براوە. بۆیە دەبێ ئادەمیزاد هۆشی لەبەرخۆی بێ بۆ چێشکردنی ئەم ژیانە بەتامە. تەنانەت شەرابەکانی ناو بەهەشتیش هۆشی دانیشتوان ناسێنێ، گەرچی مەستیان دەکات. هێمن بۆ ماوەیەک لەسەر پشت ڕاکشا و سەیرێکی ئاسمانەکانی سەرەوەی خۆی کرد کە پلە بەرزەکانی بەهەشت بوون. خەیاڵی بۆ دنیا چوو، بۆ ئەو ژیانە کورتە کە هەمووی تێک ڕناگاتە ساتێکی ئەم بەهەشتا، بۆ ئەو ژیانەی کە ململانێ و شەڕ و ئاژاوە و گریان و برسیەتی و تینوێتی تێکەڵ بە چەند ساتێکی خۆشی گرت بووە خۆ. بواری بۆ خەیاڵ ڕەخساند کە یادکردنەوەی بەسەرهاتەکانی کۆچکردنی لە دنیاوە تا گەیشتنی بەم پلە و پایە بەرزە بکات. دیارە ئەم جۆرە یادکردنەوەیە تامێکی خۆشتر بەم ژیانە دەبەخشێ، چونکە یادکردنەوەی میهرەبانی خوای جیهانەکان دەگەیەنێ. برادەران ڕۆیان کردە هێمن و پێیان وت: کاک هێمن، حەز دەکەین کە لەگەڵمان نیت، دەبێ بەرەو کوێ بە خەیاڵ ڕۆیشت بیت. ئەویش ئارەزوی پێداچوونەوەی بەسەرهاتەکانی تەمەنی ڕابردووی بۆ ئاشکراکردن و هۆی پێداچوونەوەکەشی بۆ ڕوونکردنەوە. ئەوانیش ئەوەیان پێخۆش بوو، بۆیە وتیان: فەرموو بۆمان باسکە و ئێمەش باشترین گوێگر دەبین. ئەو لەم یادکردنەوەیە نەچوە ناو وردەکاری ڕووداوەکانی دنیا، چونکە هەر ئەو ڕووداوانە و ئارامگرتن لەسەری بەم شوێنە خۆشەی گەیاند، بەڵکو وای پێخۆش بوو کە لە خاڵی مردنەوە یادکردنەوەکە دەست پێ بکە، چونکە مردن یەکەم خاڵی گواستنەوەی بوو بۆ ئەم ژینە پڕخۆشیە. سەرەڕای ئەوەش ڕووداوەکانی دنیا تەنیا لە ژیانی دنیا بەهای گرنگی خۆی لە دەرونی مرۆڤدا هەیە. گەر خۆش بوو بێ ئەو ڕووداوانە یان ناخۆش بوو بێ، ئەجینە هەموو خۆشیەکانی ناو دنیا ناگەنە ساتێکی خۆشی ناو بەهەشت. هەروەها هەموو ئەشکەنجە و بێدەرامەتی و گوزەرانە ناخۆشەکانی دنیا ناگەنە ساتێکی ناڕەحەتی ناو دۆزەخ.
ژیانی ڕابردووی دنیا. هێمن وتی: ئازیزان، ئەوەی بەسەر ماهات بێگومان بەسەر ئێوەش هاتووە، بەڵام خۆشە جار بەجار یادکردنەوەی ئەو بەسەر هاتانە بکەینەوە بۆ ئەوەی هەمیشە سوپاسی ئەو خوایە بکەین کە بە میهرەبانی خۆی لێرەدا نیشتەجێی کردوین. بەڕاستی ژیانی دنیای من و ئێوە وەک خەونێکی کورت لەم بەهەشتەدا دێتە بەرچاو. چەند ساتێکی خۆشی یان ناخۆشی لە شوێنێکی سنوورداردا دێتە خەیاڵ. بێگومان کاتی لەدایک بوون و سەرەتای ژیانی منداڵیم نایەتە یاد، مەگەر ئەو ڕووداوانەی کە دایک و باوکم بۆیان جێڕاومەتەوە. لەوانەیە ژیانی هەرزەکاریم درێژترین و خۆشترین قۆناغێک بوو بێ، چونکە هێزی ژیان لە دەروونمدا لەو قۆناغەدا بە بەراوردکردن لەگەڵ قۆناغەکانی تردا پتەوتر بوو. ژیانی خێزانی لەگەڵ هاوسەر و منداڵیش خۆشیەکی تایبەتی خۆی هەبوو، بەڵام ژیانی دنیام تێکڕا وەک شتێکی سینەمای زۆر کورت و خێرا لێرەدا دێتە بەرچاو. سەیەکی تەمەنی ئادەمیزاد بە خەو دەچێتە سەر، سەیەکی تریش بە پارە پەیداکردن و ڕاکردن بە دوای نانی ڕۆژانە سەرف دەکرێ. لە ڕۆژێکدا چەند ساتێکی بۆ دەمایەوە خۆشی لێ ببینێ، هەرچەندە هۆکان زۆر بوون کە لەزەتی ئەو خۆشیانە تێک بدات، وەک ڕووداوێکی دڵتەزێن یان کێشەی منداڵ یان ململانەی ژیان هەتا دوایی. زۆر جار لە دنیادا دەستکەوت بەرامبەر کۆشش نەبوو، زۆر کەس ئیشێکی کەمیان دەکرد بەرامبەر دەستکەوتێکی زۆر، کەچی کەسی وا هەبوو لە بەیانیەوە هەتاکو ئێوارە کاری دەکرد، اینجا توانی بێتی سچ خۆی و خێزانەکەی تێر بکات. هەروەها پۆست و ڕێزلێنان بە پێی گرنگی کەسایەتی و لێ هاتووی نەبوو، بەڵکو خزمایەتی و پارە پێوەرێکی سەرەکی بوون لەو ڕێزلێنان و پۆست دابەشکردنە، مەگەر لە ژیانی خواناسیندا جۆرە دادگایی یەک بەدی دەکرا، ئەوەش بەهۆی پەیڕەوکردنی بەرنامەی خوا. ڕاستە خوای گەورە ئاگای لە هەموو ڕووداوەکان هەیە و کەس بێمۆڵەتی ئەو دەوڵەمەندیان هەژار نابێ و خوای گەورە ئەم نادات پەروەریەی پێخۆش نییە، بەڵام ئەو دەرفەتانەی بە ئادەمیزاد داوە بۆ ئەوەی لە بەهای ژیانی خواناسی تێبگا کە زەمینە بۆ دادپەروەری خۆش دەکا، هەروەها هەمیشە پشت بە خوای گەورە ببەستێ و زیاتر چاو ببڕێتە ئەو خۆشیانەی کە لە بەهەشتدا بۆی ئامادەکراوە، گەر هاتوو لە پەنای بەرنامەی خوای گەورەدا ژیە. ژیانی دنیا ساتی خۆشی تێدا نەبوو، هەرچەندە پێکەنینی زۆری تێدا بەدی دەکرا بە بەراوردکردن لەگەڵ گریاندا، بەڵام ماوەی گریان بە بەراوردکردن لەگەڵ ساتە کورتخایەنەکانی پێکەنیندا درێژخایەنتر بوو. ژیانی دنیا مسۆگەریەکی تەواوی تێدا نەبوو، لە چرکەیەکدا ئەگەری نەمانی تەندروستی و پارە و دەستەڵات و پۆست و خانووی تێدا بەدی دەکرا، بۆ نمونە یەک بوومەلەرزە یان لافاوێک توانای ئەوەی هەبوو دەستکەوتەکانی چەندەها ساڵ تێک بدا و خاوەنەکانیان لەو دەشت و دەرە ڕووتە بەبێ دەرامەتی جێدەهێشت. دیاردەی خۆکوشتن تەنیا لە ناو دڵداراندا باو نەبوو، بەڵکو خاوەن دەستەڵاتە باڵەکان زۆر جار پەنایان دەبردە خۆکوشتن، دوای ئەوەی لە پۆستەکانیان دەردەکران یان سەرمایەداران بڕیاری کۆتایی هێنان بە ژیانیان دەدا.
دوای ئەوەی کۆمپانیاکانیان بەرەو ڕووی بێمایە و ئیفلاسی دەبوو. بۆ تێگەیشتنی بێبەهایی ژیانی دنیا تەنیا ئەوە بەس بوو کە سەیری دوو وێنەی ئەکتەرێکی سینەمایی بکرێ، یەکێکیان لە قۆناغی لاویەتیدا، ئەوی تریان لە قۆناغی پیریدا. ئەو دوو وێنەیە کە چیڕۆکی ژیانی هەموو کەسێک لە ئێمە دەگرێتەوە، باشترین بەڵگەیەک بوو لەسەر کورتی و بێبەهایی ژیانی دنیا. ماوەی مانەوەی هەر ئادەمی زاتێک لە دنیادا تەنیا خوای گەورە دەیزانی. هەبوو لە هەناوی دایکیدا دەمرد، هەش بوو لە منداڵیدا کۆچی دەکرد. گەنجێکی زۆر لە قۆناغی لاوێتیدا دنیایان جێدەهێشت، هەرچەندە ژمارەیەکی زۆر لە خەڵکی دوای 50 یان 6 ساڵ یان زیاتر لاپەڕەکانی ژیانی دنیایاندا دەخرا. هۆکانی مردنیش زۆر بوون، بەڵام ئەو ڕاستیە لە ئارادا بوو کە مردن کۆتایی بە چیڕۆکی ژیانی دنیا دەهێنا و هەموو کەس تەنانەت پێغەمبەرانیشی دەگرتەوە، درودی خوایان لەسەر بێ. مردن هەموو جۆرە ئاوات و پلانێکی دەوەستاند و میراتی مردووی بۆ خەڵکانێکی تر دەگواستەوە. ئەوەی تۆسقاڵێک سەرنجی ئەو سیفەتانەی سەرەوەی دنیای دابێتەوە، دەگەیشتە ئەو ڕاستیەی کە دنیا هەرچەندە بێ بەش نابێ لە خۆشی بۆ کۆشش دروستکراوە، نەک بۆ خۆشی وەرگرتن. هەروەها دەگەیشتە ئەو ئەنجامەی کە ڕۆڵێکی سەرەکی بەم ئادەمی زادە سپێردراوە، ئەویش نزیک بوونەوەی لە پەروەردیگاری ئەم جیهانە. هەروەها دەگەیشتە ئەو ڕاستیەی کە مردن کۆتایی چیرۆکی دنیا نییە، بەڵکو قۆناغێکە بۆ ژیانێکی درێژتری نەبڕاوەی خۆشتر یان سەختتر. خەڵکی زۆر جار ئەم ڕۆڵە سەرەکیەیان لەبیر دەچوو، خەریکی دەستکەوتنی خۆشی کاتی دەبوون، هەتا ئەو تەمەنەی بۆیان تەرخان کرابوو کۆتایی پێدەهات، بێ ئەوەی ئیشێکی گونجاو بۆ ڕۆژی دوایی ئامادە بکەن. بۆ نمونە زیادەڕەوی لەسەر قاڵبوون بە کاروباری وەرزشی و سەما و گۆرانی و بوارەکانی تری ڕاگەیاندن و گرنگی پێدانی لە ڕاددەبەدەر بە خواردن و خواردنەوە و خەو. کاتی زۆربەی خەڵکی کوشت بوو بێ ئەوەی بستێک لە بەهەشت نزیکیان بکاتەوە یان لە ئاگر دووریان بخاتەوە. مرۆڤ دەیتوانی ئەو خۆشیانە بە شێوە و ڕادەیەک وەربگرێ بێ ئەوەی کار بکاتە سەر ئامانجی سەرەکی هاتنی بۆ ئەم بوونەوەرە کە هەوڵدانە بۆ دەستکەوتنی ڕەزامەندی خوای پەروەردیگاری جیهانەکانە. چونکە زۆربەی ئەو شتانە دوولایەنن، واتە دەتواندرێ بۆ تووڕەبوونی خوای گەورە بەکاربهێنرێ و دەتواندرێ بکرێ بە مایە ڕەزامەندی خوای گەورە. ئەو ڕەزامەندیە کلیلی دەواازەی بوون و خۆشی وەرگرتنی ئادەمیزادە لە ژیانی دنیا و پاش دنیاش، چونکە ئەو ڕەزامەندیە نزیک بوونەوەیە لەسەر چاوەی بوونەوەر و خۆشیەکانە. منیش لە دنیادا بەش بە حاڵی خۆم وەک ئەو خەڵکە زۆر جار تێدەکەوتم و ئەو کار و خۆشیانە کاتی لێ دەکوشتم. حاڵی من و ئەو خەڵکە وەکو حاڵی ئەو قوتابیەوە بوو کە لە ناو هۆڵی تاقیکردنەوەدا لە باتی وەڵامدانەوەی پرسیارەکان سەرنج دەداتە جوانی دیوارەکان و جۆری تەختە و جوانی جل و بەرجی قوتابیەکان و قسەکردن لەگەڵ مامۆستاکان تا دوایی لەو شتانە و ئەو کەسانەی کە لە ناو هۆڵی تاقیکردنەوەدا هەن، هەتا کۆتایی ئەو کاتێکە بۆی تەرخان کراوە بێ ئەوەی ئامانجە سەرەکیەکەی هاتنە ناو هۆڵی تاقیکردنەوە جێبەجێ بکە. ئەویش وەڵامدانەوەی پرسیارەکانە و دەستکەوتنی بەرزترین نمرە. ئەو کات بە فیڕۆدانە
لەلایەن خەڵکی وڵاتانی ڕۆژئاوادا بە ڕێژەیەکی زۆرتر بەدی دەکرا و شێوازی تری وەردەگرت و دەبووە هۆی تێکدانی مێشک و دەرونی گەنجانی وڵاتانی ڕۆژهەڵاتیش تەنانەت بە ڕوخساری شارستانیەتیشیان دادەنا. گەرچی تەنیا کات و تەندروستی کوشتنی بە ڕاشکاوی تیا بەدی دەکرا لە خواردنی تیلیاک و مەی و جگەرە و سەرفکردنی زۆربەی کات بە پێشبڕچەکەی وەرزشی و ناوەرزشی و دەمارگیری لە چوونە پاڵ یانە وەرزشیەکان کە هیچ جۆرە معریفەتێک بۆ وەچەی پێگەیشت و زیاد ناکات، چونکە ئەو گەنجانە تەنیا دوای هەواڵ دەکەوتن ڕێژەیەکی کەمتر نەبێ بێ ئەوەی خودی خۆیان سوود لە وەرزش وەربگرن، هەروەها سەرقاڵبوون بە گەمەی ئەلکترۆنی کە کاتێکی زۆری منداڵ و گەورەی دەکوشت و بوو بە نەخۆشی سەردەمی تەکنەلۆجیا. سەرمایەدارانی سەرڕووی زەویش ئەمها لەیان دەقۆستەوە و بە جۆرە هاریک لام تەوژمی ئەم کوشتنی کاتەیان تونتر دەکرد و بۆ پڕکردنەوەی گیرفانیان لە سامانی خەڵکی ڕووبەری ئەم سەرقاڵبوونەشیان فراوانتر دەکرد. ئادەمی زادێکیش کە لە ئامانجی سەرەکی هاتنی ناو دنیای بێ ئاگا بێ زۆر بە ئاسانی تێدەکەوت و مێشتی دەشۆرا و دەبووە نێچیریان. هەرچەندە ژیانی دنیام وەک ژیانی پاشاکان نەبوو، بەڵام لەبەر پابەندبوونم بە ڕێنماییەکانی خوای ئەم جیهانە و پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ژیانێکی خۆشم بردەسەر. لە هەموو قۆناغەکانی ژیانمدا بەشی خۆم لە خۆشی وەرگرت بوو. هەوڵم دەدا پەیوەندیم لەگەڵ خوای گەورە تێک نەدەم. ئەگەر گوناهێکم بکردایە هەرزوو بۆ پەنای لێبوردنی بەدڵێکی پڕ لە پەشیمانی دەگەڕامەوە. بە درێژایی ژیانم دڵم پڕ بوو لە ئارامی، چونکە خۆشی ئەنجامی کۆششی دەستی خۆم وەردەگرت بێ ئەوەی چاو ببڕما بەشی کەس. ئەگەر ئەنجامی هەندێ ئیشم دەست نەکەوتایە یان کەسی ترم لە خۆم بەرزتر ببینایە، غەمم نەدەخوارد و دەمزانی سەرچاوەی ئەو قازانجە هەر خوایە و بە بەشی خۆم ڕاستی دەبووم. بێگومان پاش جێبەجێکردنی ئەرک و هەوڵەکانم خۆشی زۆرم دی، هەروەها تاڵی زۆرم دی، بەڵام هەرگیز لەسەر یەک حاڵەت بۆ ماوەیەکی زۆر نەدەمامەوە، بەڵکو هەمیشە گۆڕانکاری لە ژیانمدا بەدی دەکرا. بە هەر حاڵ ژیانم وەکو ژیانی پاشا بێ یان ژیانی فەقیر و هەژار بێ، خۆشی تێدا بێ یان تاڵی، دەبێ ئەم قۆناغە واتە ژیانی دنیا جێبهێڵم و بەرەو ژیانی نەمری کۆچ بکە. بۆ ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهاتوو چاوەڕێ بن. ئەڵقەی دووەم، دوواساتەکانی ژیانی دنیا. بەڕێزان، وابزانم ئێوەش لەگەڵ بۆچوونی مندان کە گرنگترین ساتی دنیامان ساتی جێهێشتنی دنیامان بوو، چونکە ئەو ساتە ساتی گواستنەوە بوو لە جیهانی زیندەوەران بۆ جیهانی مردووان. سەبارەت بە خۆم بە درێژایی ژیانم تەنیا لەم ساتە دەترسام، چونکە ئەم ساتە پەڕینەوە لە جیهانی بینراو بۆ جیهانی نادیاری دەگەیاند. لە دوواساتەکانی دنیامدا تووشی نەخۆشیەکی وا بووم کە لە ناو جێگادا خستمی.
زۆر جار تووشی نەخۆشی دەبووم و ئاواتێکم دەبوو کە چاکبوونەوەی بەدواوە بێ، بەڵام ئەم جارە هەستێکی پتەوم تێدا پەیدا بووە کە لە دوا ساتەکانی تەمەنمدا دەژیم. بەر لە ئێستا هەرگیز بە خەیاڵمدا نەدەهات کە مردن منیش دەگرێتەوە و ئەگەر بڵێن مردن هەموو خەڵک دەگرێتەوە، تەنیا یەک کەس نەبێ دەموت ئەو کەسە منم، چونکە هێزی ژیان هەمیشە لە دەرونی ئادەمیزادە لە هێزی مردن پتەوترە. مردن وەک هێزێکی بچووک لە تەنیشت هێزە پتەوە گەشەکەی ژیان خۆی حەشارداوە بۆ خواردنی هەندێک لەو پارچانەی لە سفرەی ژیان دەکەون، خۆی مات داوە. دیمەنە زۆرەکانی ژیان وەک لەدایک بوونی بەچکەکان، لەدایکانی ئادەمیزاد و باڵندە و ماسی و مێرووەکان، ئەو هەموو ژمارە زۆرەی گەرا و هێلکانە، ئەو هەموو گوڵ و خونچە و بەرهەمانە، بڕی ئەو بەفروباران و تەرزەیە، هێزی ئەو شەپۆڵ و کەفی سەردەریایانە، هەمویان بە یەک زمانی ژیان پەیف دەکەن. ئەو هەموو دیمەنانە و دیمەنی ئێجگار زۆری تر مانای ژیان لە دەروونمدا قوڵتر دەکرد و مانای مردن لە دەروونمدا سڕیەوە، هەتا گەیشتمە ڕادەیەک کە مردن بە جۆرێک لە جۆرەکانی ژیاندا بنێم. ئەم تێگەیشتنم بۆ مردن لە کتێبە کراوەکەی گەردوون دەستکەوت، وشەکانی خوایش هەمان خوێندنەوەی گەردوونی پێبەخشیم و هەمان مانای مردنی بۆ دووپات کردمەوە. وشەکانی خوای گەورە پێی ڕاگەیاندم کە مردن خاڵی گواستنەوەیە و ڕۆژانە مردنێکی بچووک دەچێژم، ئەوەش خەوتنە. مردن قۆناغێکی پشودانەوەی کاتیە لە گەشتێکی دوور و درێژ بەرەو ژیانێکی خۆشتر یان سەختتر. بزوتنەوە و گۆڕانکاری دوو سیفەتی سەرەکی ژیانن، مردنیش بەو مانایە جۆرێکە لە ژیان، چونکە گۆڕانکاری و بزوتنەوەیەکی تێدایە ئەگەر لە جەستە نەبێ ئەوە لە گیانە. هەرچەندە جەستەش لە قۆناغی مردندا شی دەبێتەوە و جۆرەها مێرو و میکرۆب لێکۆ دەبێتەوە و دەیکەنە خۆراک، واتە جەستەی گیان لەبەری مردوو لە ناو پێکهاتەی مادەی ژیان بڵاو دەبێتەوە. زۆر لە گیان لەبەران وەک مار و مێرو وەرزانە بۆ بوار ڕەخساندن بۆ گەشەکردنی جەستەیان پێستی خۆیان فڕێ دەدەن. نەجارێک بینیمان مارێک لە تەنیشت پێستە کۆنەکەی ما بێتەوە و نەڕۆژێک بیستمان مێروویەک بۆ پەیکەرە فڕێدراوەکەی گیریا بێ. ئادەمیزادیش لە گواستنەوەی بۆ ژیانێکی نوێ دەبێ ئەم جەستەیە فڕێ بدا و بە پێکهاتەیەکی تر ئەو گواستنەوەیە جێبەجێ بکە. واتە فڕێدانی جەستە لە کاتی مردندا لە ڕاستیدا گواستنەوەیە بۆ ژیانێکی فراوانتر و زیادبوونی قەبارەی ژیان دەگەیەنێ. زانستی نوێ کە باسی مردن لەسەر ئاستی خانە دەکات، دەگاتە ئەو ڕاستیەی کە مردن لە ناو ژیاندا پەیدا دەبێ و لە ناو ژیانیشدا دەنێژرێ. واتە مردن خاوەند کیانێکی سربەخۆ نییە، ئەو خەفەت و حەسرەت و گریانی کەس و کاری مردوش بەشێک نییە لە مردن، بەڵکو بەشێکە لە ژیان. ڕاستە ژیانێکی تاڵە، بەڵام بە هەر حاڵ ڕوویەکی تری ژیان پیشان دەدات. بە چاوی ڕواڵەت وا دەبینین کە مردن نێچیری زۆرە، بەڵام ئەگەر زیندەوەران وەربگرین بە ئاژەڵ و ڕووەکەوە دەبینین هەتا جەستەیان لاواز بێ یان دژمنیان زۆر بێ، ژمارەی هێلکە و تۆ و گەرایان زۆرتر دەبێ. واتە ڕەچاوی مردنیان کراوە، کەواتە ویستی ژیان لەم بوونەوەرەدا لە ویستی مردن پتەوترە، چونکە سەرچاوەی ژیان لەوێوە هەڵدەخڵێ. لەو هێزە هەمیشە زیندویەی کە خەو و تەنانەت وەنەوزیش نایباتەوە و لە بچووکترین وردەکاری ئەم بوونەوەرە بە ئاگایە.
خۆشبەختانە دەمێکە خۆم بۆ ئەو ساتە مێژویە ئامادە کرده بوو. بەڕاستی هەندێک زانیاریشم سەبارەت بە جیهانی داهاتوم پەیدا کرده بوو. ئەو کەسانش کە لەو جێ پێشوازیم لێ دەکەن و دەمزانی زۆربەیان فریشتە پاکەکانن. ڕاستە من لە ژیانمدا فریشتەم نەدیوە، بەڵام دیارە ئەم فریشتانە دروستکراوێکی جوانن، بۆیە ئێمە لە دنیاشدا وشەی فریشتە بۆ شتی جوانمان بەکاردەهێنا. من هەرچەندە دڵنیاش نیم لە لێخۆشبوونی خوای گەورە، بەڵام ئەوەندە کردەوەی چاکم ئامادە کردووە کە لە تووڕێی خوای گەورە دەربازم بکە. هەروەها لە هەڵەکانیشم دەترسام، بەڵام خۆشبەختانە هۆی ئەو هەڵانە لاوازی پێکهاتەم بوو. واتە دوژمنایەتی خوای گەورەی تێدا بەدی نەدەکرا. جگە لەمانە میهرەبانیە بێسنوورەکەی خوای گەورە هەموو کێشەکان هاوسەنگ دەکات و چارەنووسێکی پڕشنگدار دیاری دەکا. بە هەر حاڵ بە درێژایی ژیانم خۆم لەسەر ئەوە ڕاهێناوە تا دەستکەوتەکە نێتە ناو دەستم نابێ لە ئەنجامەکان دڵنیا بم. هەروەها زانیاری هەرگیز وەک بینین نییە، بۆیە بە تەواوەتی لەم ساتەدا ترسم لێ نیشت بوو. بۆ بیرکردنەوە لەو ڕۆژە ئەو ڕووداوە دێتە بەرچاوم کە کۆرپەلەیەک لە دایک دەبێ و هەناوی دایکی جێدەهێڵێ. گریمان ئەو کۆرپەلەیە توانای بینین و لێکدانەوەی ڕووداوەکانی هەبێ، دەبێت چۆن سەیری ئەو جیهانە تازەیە بکات. بێگومان تووشی کارەساتێکی دەرونی دەبێت، چونکە لە جیهانی یەکەمدا تەنیا دیواری سژی دایکی بینی بوو. وای دەزانی لەم بوونەوەرەدا تەنیا خودی خۆی تێدایە. ڕوخساری هیچ ئادەمی زادێک تەنانەت ڕوخساری خۆی و دایکیشی نەبینیوە. لێدانی دڵی دایکی نەبێ، دەنجی هیچ کەسێکی تری نەبیستووە. کاتێک کۆرپەلەکە لە دایک دەبێ و دێتە جیهانی نوێ، ئەو هەموو کەسانە دەبینێ و گوێی لە دەنجیان دەبێ. دەبێ هەست بە چی بکە، دەبێ بڵێ خوایە ئەم گیان لە بەرە سەیرانە چین، بۆ هەمویان بەجلی ڕەنگا و ڕەنگ پێستیان داپۆشیوە. ئەم بوونەوەرە گەورەیە کوێیە؟ ئەم هەموو ئامێر و دیوار و بنمیچانە چین؟ دەبێ من لەکوێ بم؟ تا دوایی لەدایان پرسیاری بێوەڵام و لەوانەشە لەبەر دەرچوونی لە نیشتیمانەکەی واتە هەناوی دایکی تووشی خەفەت بێ. هەتا ئەو ساتەی دەیخەنە باوەشی دایکی و دیسانەوە گوێی لە دەنجی لێدانی دڵی دایکی دەبێتەوە. اینجا ئارامی یەک بە دڵیدا دێ و کب دەبێ و خەو دەیباتەوە. دیارە لە کاتی مردندا ئەم جۆرە پرسیار و سەر سوڕماندن و سەر لە شێواویە بەرەو ڕووی ئێمەش دەبێتەوە، چونکە ئێمەش بەرەو جیهانێکی فراوانتر لەم دنیاە دەچین و دروستکراوی نوێی تر وەک فریشتە و جنۆکە دەبینین و دەنجیان دەبیستین. بەڵام دوای دڵنیایی کردن لەلایەن فریشتەکانەوە ئارامیمان بۆ دەگەڕێتەوە. چەند ڕۆژێکە ئازاری نەخۆشیەکەم زیاد بووە و تەنجی پێ هەڵچینی بووم، بەڵام من بە بەردەوامی ناوی خوای گەورە هەر لەسەر زبانم بوو. کە پزیشکیان بۆ هێنام ئەویش لەگەڵ بۆ چوونەکەی مندا بوو کە ئەو تەمەنەی ماومە تەنیا چەند ساتێکە و هیچی تر. میوانێکی بەڕێز. کەس و کار و خزم و ناسیا و ماڵ و منداڵم زۆر بۆم بەپەرۆش بوون. کەچی من دڵم دەدانەوە و دەموت دڵنیابن من بۆ جیهانێکی فراوانتر دەچم و ئێوەش ڕۆژێک هەروەک من کۆچ دەکەن. بەڵام دیارە دوورکەوتنەوەمان لە یەکتری
دڵیانی پڕ لە غەم و پەژارە کردبوو، بەسەر ڕاستیەکان ساڵ بوو. سەرەڕای ئەوەش خەڵکی کە دەبینین یەکێک دنیا جێدەهێڵێ، هەروە دەزانن ئەم گواستنەوەیە تەنیا ئەو دەگرێتەوە و هەرگیز ئەوان بەم قۆناغەدا ناڕۆن. ئەی منیش وانە بووم کەچی ئەوە تاوا ئێستا دەبێ ماڵئاوایی لەم ژیانی دنیاە بکەم و بەرەو قۆناغێکی تر بڕۆ. لە ناو قەرە باڵغی کەس و کاردا کە بە دەورمدا دانیشتی بوون، کابرایەکی ڕووگەش و نورانی لە ناو ژوورەکەدا دەرکەوت. وا دیار بوو تەنیا هەر من دەمبینی، چونکە سەرسامی بەوانەی دەوروبەرمدا دیار نەبوو. کابرا سەلامی لێکردم و منیش وەڵاممدایەوە. اینجا خەڵکی دەوروبەرم بە ئاگا هاتن و لەم وەڵامدانەوەیەم سەریان سوڕما. بەلای ئەوان کەس نەهاتۆتە ژوورەوە، لە یەکتریان دەپرسی دەبێ من وەڵامی چێم دابێتەوە. لە سەرەتایی هاتنە ژوورەوەی ئەو بەڕێزە، ئازارەکانم بەرەبەرەکەم بوونەوە. هەروەها هەستم بە جۆرە سەرخۆشیەک دەکرد. دەڵێی دەرزی پەنجم لێدرابێ. هەرچەندە ئاگام لە دەوروبەری خۆشم هەبوو، هەستم دەکرد بەرەبەرە جیهانەکەم فراوانتر دەبێ. میوانەکەم هەڵسایە سەر پێ و خۆی لە من نزیک کردەوە و خۆی بە من ناساند و وتی: هێمن، ئەی بەندەی خوا، ئەی دۆستی خوای گەورە و دۆستمان، من فریشتەی مردنم، سڵاوی خوای گەورەت پێدەگەیەنم. لەلایەن خوای من و تۆ فەرمانم پێدراوە کە گیانت لە جەستەت ڕزگار بکەم، بۆ ئەوەی بە ئاسانی بەرەو بارەگای خوای گەورە کۆچ بکەی. لەو کاتەی لە سچی دایکتا بووی، ساتی جێهێشتنی دنیات کە ئەمڕۆیە بۆ دیاری کراوە. ئەمڕۆ دوا لاپەڕەی پەرتوچی تەمەنی دنیات دادەخرێ و لاپەڕەی ژیانێکی ترت بۆ دەکرێتەوە. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە دەبێت دنیای کارکردن جێبهێڵی، بەرەو جیهانی پاداشدانەوە بچی. هێمن گیان، هیچ غەم مەخۆ، موژدە بێلێت، ئەمڕۆ ڕۆژی ڕزگاربوونی ڕاستەقینەتە. لە دنیای ئەشکەنجە و هیلاچی و نەخۆشی و ئازار و ناڕەحەتی ڕزگارت دەبێ. غەم و غەفەت و مەینەتی نەما، لە تێکەڵبوون بە خەڵکی نالەبار ڕزگارت دەبێ. بەرەو جیهانی دۆستان و برادەرانی ڕاستەقینە دەڕۆی. دەزانم هێمن گیان، برادر و خزم و ناسیاوت لێرەدا هەیە، بەڵام دۆست و یارانی ئەولاد زۆرترن کە بریتین لە پێغەمبەران و خوا ناسان و خەڵکانی تر. بەڵێ خۆشەویستان، کە ناوی خوای هێنا دڵخۆشیەک بە دەروونم داهات. ئەوە تا بۆ لای کەسێک دەمبەن و ناوی یەکێک دەهێنن کە بەرژەوەندی منی دەوێ. بگرە سۆزی لە دایک و باوکیشم بۆ من پتەوترە. پاشان فریشتەی مردن فەرمووی: هێمن، داوا بکە لەو خەڵکەی ناو ئەم ژوورەکە جێبهێڵن، چونکە پاشماوەیەک میوانی تر دێن. منیش ڕووم کردە خزمان و دەم بە زەردەخەنەوە پێم وتن ئەگەر بە ئەرچی نەزانن ژوورەکە جێبهێڵن و لەم ئەزموونەدا بە بەردەوامی داوای سەرفرازیم بۆ بکەن. خزمان بە قسەیان کردم، چونکە هەستیان دەکرد خەڵکانی تر لە ژوورەکەدا هەن، بە ئەرچی کۆچکردن و گواستنەوەم هەڵدەستن.
تر. خۆشەویستان، هەر کە خزمان ژوورەکەیان چۆڵ کرد، چاوم بە ژمارەیەکی زۆر لە فریشتەی ترکەوت. لە دوورەوە وەستا بوون، هەرگیز ڕواڵەتیان مەترسیدار نەبوو، بەڵکو شەوقدار بوو. ئەوانیش لە دوورەوە پۆل پۆل سڵاویان لێ کردم. فریشتەی مردن لەسەر سرم ڕاوەستا و فەرمانی بەو فریشتانەی نێزیک خۆیدا کە ئامادە بن بۆ ڕزگارکردنی گیانم و فڕێدانی جەستەم. فریشتەی مردن فەرمووی: هێمن گیان، هیچ غەم مەخۆ، هەرچۆن کراسێکت لەبەردا دەکەندرێ، ئاوا گیانت لە جەستت جیا دەکەینەوە، نەک بە توندی بەڵکو بە نەرمونیانی. هەروەها بەو ئیشە هەڵناستین هەتاکو بە تەواوەتی بێهۆشت نەکەین، بۆ ئەوەی کاری مردنت بۆ ئاسانکەین. هێمن گیان، ئایا ئامادەی دنیا جێبەهێڵی و بەرەو خوای ئاسمانەکانت بەرین؟ منیش لەو ساتەدا ئارەزوویەکی پتەوم تیادا پەیدا بوو کە بەرەو خوای خۆم بچم، بۆیە بە فریشتەی مردنم وت: بەڵێ، ئارەزوم هەیە بەرەو بارەگای خوای گەورە بچم. اینجا هەستم کرد بەرەبەرە دەست و قاچم سەردەبن و گیانم دەفڕێ، هەتا ئەو ساتەی بە تەواوەتی گیانم لە جەستەم جیابەوە. من هەر یادی تەنیایی خوایەتی خوا و پێغەمبەرایەتی محەممەدم صلی الله عليه وسلم دووبات دەگردەوە. فریشتەکانی دەوروبەرم بە بەردەوامی منیان دڵنیا دەکردەوە و دەیانوت: ئەی خۆشەویستی خوای گەورە و خۆشەویستمان، خەم مەخۆ، ئێمە دۆست و برادەری تۆین، ماڵ ئاوایی لە ئەشکەنجە و ئازار و غەم و خەفەت بکە. بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهاتوو چاوەڕوان بن. ئەڵقەی سێم. خۆشەویستان، هێمن لە ناو دۆستەکانی بەهەشتی لە بەهەشدا بەسەرهاتی دنیای خۆی بۆ ئەوان دەجێڕێتەوە. لە میانی جێڕانەوەکەیدا گەیشتۆتە سەر کاتی گیانە لاو، کاتی کۆچکردنی دوایی لە دنیادا. جا هێمن لە کاتی مردنیدا دەڵێ: لەم ساتەدا هەستم کرد کە خوای گەورە لە هەموو کاتێکی تری ڕابردومدا زیاتر لێم نزیکترە. لە ڕاستیدا ئەم پرۆسەیە لە زۆر ڕووەوە لە پرۆسەی لەدایک بوونم دەچێ. لە کاتی لەدایک بوونم جەستەم لە هەناوی دایکم دەرهێنرا، ئەمڕۆژ گیانم لە جەستەم دەردەهێنرێ. ئازاری لەدایک بوونم لەبیر نییە، دڵنیاشم کە ئازاری ئەم گیان دەرکردنم دوای چەند ساتێک لەبیر دەچێتەوە و لەگەڵ جیهانی تازەم ئاشنا دەبمەوە. گوێم لە فریشتەکان بوو کە ئاگاداری منیان کردەوە بۆ ڕزگار بوونم لە جەستەم. ئای جەستەی خۆشەویست، ئەوە تا لەگەڵ ماڵ ئاوایی لە خزم و کەسوکار
ماڵ ئاوایی لە تۆش دەکەم. هەرچەندە بۆ ماوەیەکی دوور و درێژ پێکەوە بووین کە خزمەتم کردی و خزمەتت کردم، کەچی هەرگیز بە خەیاڵمدا نەداهات کە ڕۆژێک دێ و تۆش جێدەهێڵم. لێم ببوورە گەرجار بەجاریش زۆرم لێ دەکردی لە فەرمانەکانی خوای گەورەت دەرچی، وام دەزانی بەرژەوەندی تۆی تێدایە، کەچی دەرکەوت زیانی من و تۆی بەدواوە بوو. زۆرم بەلاوە سیر بوو کە فریشتەکان گوتیان پرۆسەی مردنت کۆتایی پێهات. ئەی ئەوە نییە هەرماوم؟ بەڵێ هەرماوم، چونکە بەشە سەرەکیەکەم کە گیانە هێشتا ماوە و نەمردووە، بۆیە بە تەواوەتی تامەتاڵەکەی ئەم مردنەم چێشت. لەگەڵ ئەو هەموو ئاسانکاریەی کە فریشتەی مردن بۆیان پێشکەش کردم، بەڵام ئەم پرۆسەیە بە هەر حاڵ ئەزموونێکی قورس و نائاسایی بوو. بە کۆتایی ڕزگاربوونی ژیانم لە جەستەم شەیتانم بینی هەڵدەهات. ئەمە ئەو گیان لەبەرەیە کە بە درێژایی ژیانم لە جیهانمدا خۆی وەک مشەخۆرێک حەشاردا بوو، بۆ هەموو هەلێک دەگەڕا کە پەیوەندی نێوان من و خواتێک بدات. ڕواڵەتی تەواو ناشیرن بوو. منیش بەرامبەر خوای گەورە هەستم بە شەرمەزاری کرد کە جار بەجار دوای پێشنیارەکانی ئەم گیان لەبەرە ناشیرینە بەدڕەوشتە دەکەوتم و خوام لە خۆم دەڕەنجاند. هەتا دوا ساتی ژیانی دنیام هەر دەیویست لە فەرمانەکانی خوالام بدات. گیانم دەرچوو ئینجا جێی هێشتم. بۆ هەلێک دەگەڕا بەرەو سەرپێچیکردنی فەرمانەکانی خوا بمبا، بەڵام خۆشبەختانە میهرەبانی خوای گەورە لە دژمنایەتی ئەو بەهێزتر بوو. دەنجی فریشتەکانی دەوروبەرم لە دەنجی ئەو بەرزتر بوو کە تا دوا ساتم لە دنیادا لەسەر وتنی وشەی باوەڕ بەخوایەتی خوای گەورە هانیان دەدام. ئای شەیتانی نەفرەت لێکراو، باش لە دەستت ڕزگارم بوو. هیوادارم دۆسەخ دوا چارە نووست بێ. هەروەها فریشتەکانی سەرشانەکانم بینی کە کارەکانی دنیامیان بە چاک و خراپەوە دەنووسی، لێم دوور دەکەوتنەوە. زۆر حەزم دەکرد دەفتەری خراپەکاری وەرگرت با و بمدڕاند باە پێش ئەوەی کەسێک بیبینێ. بەڕاستی ئەو کاتە بە تەواوەتی ڕزگارم دەبوو. پێش ئەوەی فریشتەکان دام بپۆشن وەک منداڵێکی تازە لەدایک بوو، سەیرێکی خزم و ناسیاوم کرد کە بەسەرمدا دەگریان. بە ئاوات بووم وازیان لە گریان بهێنابایە. زۆر حەزم دەکرد پێیان ڕابگەێنم کە مردن بەو شێوەیە نییە کە لێی دەترسن و فریشتەکانی مردن بەو شێوەیە نین کە لێیان ترساون. لەم ساتەدا حەزم دەکرد تەنیا دوعایان بۆ من بکردایە. بەڕاستی گریانیان ئازاری گیان میدەدا، بۆیە حەزم دەکرد هەتا زووە فریشتەکان بەرەو بارەگای خوای گەورەم ببن. بەم گیانە سووکەوە هەستم دەکرد هیچ شتێک نامگرێ. گیان بە هیچ جۆرێ لەگەڵ جەستەدا بەراورد ناکرێ. گیان زۆر سووکترە، بۆیە فریشتەکان بە سووترین کات منیان لە فریشتەی مردن وەرگرت و بە بەرجێکی نەرم و بۆن خۆش دایان پۆشیم. داپۆشینی دۆستایەتی نەک ڕکەبەرایەتی. هەندێکیان منیان گرتە بوو، ئەوانی تر کە ژمارەیان یەکجار زۆر بوو دوای ئێمە کەوتن و هەمومان بەرەو ئاسمانەکانی خوای گەورە ڕێمان گرتە بەر. دەبێ مردنی یاخیبوانیش هەروە ئاسان بێ. وەک جۆرە دڵدانەوەیەک
فریشتەی مردن حاڵی یاخی بووان لە فەرمانی خوای گەورەی بۆ باس کردم و وتی: سوپاسی خوای گەورە بکە کە لە دۆستانی خوایت. ئەجینا گیان دەرچوونت ئاوا ئاسان نەدەبوو. ئەو یاخی بوانە هەرگیز بەم نەرمونیانیە لەگەڵیاندا ناجوڵینەوە، چونکە ئەوانەوایان دەزانی مردن کۆتایی چیرۆکەکەیە و خاڵی گواستنەوە نییە و گاڵتەیان بە ئێمە دەهات. بۆیە خۆیان بۆ ئەم ڕۆژە ئامادە نەکردبوو. هەر خەریکی زەوتکردنی مافەکانی خوا و مافی خەڵکی بوون. بۆیە فریشتەکان بەتوندی گیانیان دەردەکەن، چونکە گیانیان بەتوندی بەجەستەیانەوە چەسپیوە. هەرچەندە فەرمانیان پێدەدرێت کە لە جەستەیان دەرچن، بەڵام نایانەوێ دەرچن، چونکە دەزانن جیهانی داهاتوویان تاریک و دژوار و مەینەتدارە. بۆیە گیانیان لە ناو جەستەیاندا پەرت و بڵاو دەبێتەوە. ناچار دەبین بە زەبر دەریان بێنین. جەستەیان بە لێدان شین و مۆر دەکەینەوە هەتا گیانیان بە تەواوەتی دەردەچێت. هەروەها ئەم فریشتانەی دەوروبەرت فریشتەی میهرەبانین کە تایبەتن بە گیانی باوەڕداران. بەڵام بۆ یاخی بوان فریشتەی سزادان لەگەڵم دەبن و گیانیان دەچێشن و دەیان پێچنەوە. ئێمەی فریشتە لە ئاستی فەرمانەکانی خوای گەورە دۆستی خوا دۆستمانە و دوژمنی خوا دوژمنمانە و ناتوانین هەندێکیش بە نەرمی لەگەڵ کەسدا بجوڵینەوە، تاکو و خوای گەورەمان پێمان نەڵێ: ئەجینە دەکەوینە بەر سزای خوای پەروەردیگار کە چاوی لە هەموو جم و جۆڵمانە. خوای گەورە، هەر میهرەبانی تۆیە کە لەو جۆرە چارە نووسە ڕەشە منت ڕزگار کرد. ئەوەی لەو ساتە چارە نووسسازە ڕزگاری ببێ، ئەوە قۆناغەکانی تیری بێگومان ئاسانتر دەبێ. بەڵام من هێشتا ڕێگایەکی دوور و درێژم لە بەردەمە. هەز دەکەم بەرەو بەرزایی دەچین. سرم لە پەردەکە کەمێک دەرهێنا وتم: ئەی فریشتەی پاداش دانەوە، ئەوە من بەرەو کوێ دەبن؟ وتیان: بەرەو ئاسمانەکان دەدبین تا دەگەیتە لای خوای هەموو ئاسمانەکان. بەرەو ئاسمانەکان. وە نەبێتەنیا من بەرەو ئاسمانەکان دەچووم، بەڵکو هەزارەها گیانی ئادەمی زادی وەک من بەرز دەکرانەوە. هەندێکیان فریشتەی جوانی وەک ئەوانەی منیان لەگەڵدا بوون، هەندێکی تریان ئاگری تووڵەییان لێدەباری. لە ترسا سرم دەبردەوە ناو پەردەکەوە. ڕێگەوبانەکانی ئاسمان هەڕەمەچی نەبوون، بەڵکو لە ڕێگەوبانەکانی سەرزەوی ئاڵۆستر و ڕێک و پێکتر بوو. بەڵێ خۆشەویستان، هەتا گەیشتنمان بە لێواری ئاسمانی یەکەم، بەڵێ ملیۆنەها فریشتەم لە ڕێگادا دەبینی. دەموت دەبێ ئاسمان بەچی خۆی ڕاگرتی بێ و بەسەر زەویدا ناڕوخێ. هەر هەمووشیان سەرقاڵی پەرستنی خوای گەورە بوون. بۆنێکی زۆر خۆشمان لێوە دەهات. وام دەزانی بۆنی فریشتەکانە، دواتر زانیم ئەوە هەر بۆنی خۆمە. ئەوەش کاتێ لە ڕێگادا فریشتەکانی ئاسمان لەو فریشتانەی کە منیان هەڵگرتە بۆ دەپرسی: ئەم گیانە بۆن خۆشە چێیە؟
فریشتەکانیش وەڵامیان دەدانەوە و دەیانوت: ئەمە ناوی هێمنە، دۆستی خوای گەورەیە و دۆستی ئێمەشە. زۆر جار ناوی زۆر ناشرینیم دەبیست کە هیچ گیانەکانی تر بوون، ئەوانەی لە ناو دەستی فریشتەی سزادانەوە بوون. لە بەردەم دەروازەی ئاسمانی یەکەم. خۆشەویستان، کە فریشتەکان ڕاوەستان زانیم وا لە بەردەم دەروازەی ئاسمانی یەکەمین داین. فریشتەکان داوایان لە فریشتەی بەرپرسی دەروازەی ئاسمانی یەکەم کرد بچنە ژوورەوە. ئەو پرسی: چێتان لەگەڵا؟ فریشتەکان وەڵامیان دایەوە وتیان: ئەوە هێمنمان لەگەڵا، دۆستی خوای گەورە و دۆستمانە. بەڕاستی لێرەدا ترسێکم لێ نیشتەوە. ئەگەر ئەم بەرپرسانەی ئاسمانی یەکەم لێ نەگەڕێن بڕۆین، ئەوە لەو بەرزایی یەفڕی دەدرێمە خوارەوە. من لە دنیادا کە بە دەروازەی وڵاتێکی تردا تێپەڕ بوومایە، لە ترسی ئەوەی کە نەهێڵن تێپەڕ ببین پەستانی خوێنم بەرز دەبۆوە. ئەی دەبێ ئێستا چی بکەم گەڕێکەمان پێ نەدرێ ئاسمانی یەکەم ببڕین. بەڵام خۆشبەختانە هۆشم هاتەوە خۆم کە گوێم لێبوو ئەو فریشتانە دەڵێن: بەڵێ، ئەم هێمنە مرۆڤێکی خواناسە، ناویشی لێرەدا تۆمار کراوە، فەرمانیشمان پێدراوە کە دەرفەتی بدەینێ بێتە ژوورەوە. ئازیزان، خەڵکی لە دنیادا زۆر جار خەفەتیان بۆ ئەوە دەخوارد کە دەستەڵاتدارانی سەرزەوی گوێیان پێ نەدەدان و لە دەستکەوتەکاندا فەرامۆشیان دەکردن. بەڵام ئەگەر بیانزانی باە ئاوا لەم شوێنە گرینگەدا کە دەروازەی ئاسمانی یەکەمە لەبەر خواناسی ناویان تۆمار کراوە، هەرگیز خەفەت دڵیانی نەدەگرتەوە و پێی بێتاقەت نەدەبوون. زۆر گیانی ئادەمی زادی تر لەگەڵ مندا دەهاتنە ژوورەوە، بەڵام ژمارەیەکی زۆری تر ڕێیان پێنەدرا بێنە ناو ئاسمانی یەکەم. بۆیە لەوێوە فریشتەکان دەستیان لێبەردەدان. خوای گەورەش پێیانی ڕاگەیاند کە ئەمانە دۆزەخین، لەبەر ئەوەی لە دنیادا دژمنایەتیەکی بەردەوامیان لەگەڵ خوا و لەگەڵ مرۆڤایەتیشدا دەکرد. دەبێ بە زووترین کات بچنەوە ناو ئاگری گۆڕەکانیان. ئەم جارش خۆشبەختانە میهرەبانی خوای گەورە فریام کەوت و لەکەوتنە ناو دۆڵەکانی تووڕەی خوای زەوی و ئاسمانەکان ڕزگاری کردم. بڕینی ئاسمانەکان و گەیشتن بە خوای باڵا دەست. هەرکە پێم نایە ئاسمانی یەکەم و پەردەم لەسەر لابرا، بە هەزاران خەڵکی ناسیا و نەناسیا و دەوریان دام و بەخێرهاتنیان لێ کردم و هەواڵی خزم و ناسیاوی خۆیان لێپرسیم. سرم سوڕما لە هەندێنا و چونکە دەمزانی ئەوانە پێش من کۆچیان کردووە. اینجا من و ئەوان زانیمان کە ئەو جۆرە کەسانە دەرگای ئاسمانی یەکەمیان بۆ نەکراوەتەوە و بەرەو دۆڵی ئەشکەنجەدان فڕێدراون. پیاوێکی نورانی سەیریچ کردم و ڕووی کردە خەڵکی و پێیانی وت: لێی گەڕێن، با پشوویەک لەمان دوێتی دنیا وەربگرێ
بە پرسیار جێژی مەکەن، هێشتا پرسیاری تری گرنگتری لە بەردەما. پێم خۆش بوو هەر لەوێ بمێنم، بەڵام دەبوایە گەشتەکەم بەرەو ئاسمانەکانی تر تەواو بکە. ئیتر ژمارەیەک لەو خەڵکە تا دەرگای ئاسمانی دووەم بەڕێیان خستم و دیسانەوە بەرپرسانی دەروازەی ئاسمانی دووەم لە فریشتەکانیان پرسی: چێتان لەگەڵا؟ ئەوانیش ناوی منیاندا. فریشتەی بەرپرسانی ئاسمانی دووەم فەرموویان: با بێتە ژوورەوە، بەخێر بێ. اینجا دەرگا لە ڕوومدا کرایەوە و دیسانەوە لە ئاسمانی یەکەم زیاتر خەڵکانی ترم بینی. بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهاتوو چاوەڕێ بن. ئەڵقەی چوارەم. خۆشەویستان، هێمن لە ناو بەهەشتی خوای گەورەدا باشی بەسەرهاتی دوای مردنی خۆی دەجێڕێتەوە و دەڵێ: ئاسمان بە دوای ئاسمانم دەبڕی و ئیشە چاکەکانی ناو دنیام لە خزمەتکردنی دۆستان و فریاکەوتنی لێخە و ماوان و تێرکردنی هەژار و هەتیوان و دوورە پەرێزی لە زیان گەیاندن بە خەڵکی، تەنانەت بە ڕوەک و گیانەوەرانیش دەرگا بە دەرگای ئاسمانەکانی لێکردمەوە و لە بەردەم دانیشتوانانی ئاسمانەکاندا لە ئادەمیزاد و فریشتەکان ئاڕۆی سپی کردم. هەر جوڵەیەکی ناو ئەو مەلەکوتە گەورەیە بە فەرمانی یەک فەرمانڕەوا دێتە دی، ئەویش خوای جیهانەکانە. اینجا بە تەواوەتی لە گەورەی و دەسەڵاتی خوای گەورە تێگەیشت. لەگەڵ بڕینی ئاسمانی حەوتەم و گەیشتنم بە عەرشی خوای پەروەردیگار تووشی دڵە ڕاوچەیەک بووم. هەرچەندە لە دنیادا خوام زۆر خۆش دەویست و دڵم لە نزیکی و چاودێری ئەو بە ئاگا بوو، بەڵام ئەم جارە دەچمە ئاستێکی تر، دەچمە ئاستی نزیک بوونەوە لە گەورەترین هێزێک لەم بوونەوەرەدا، هێزێکە کە هیچ هێزێکی تر لەو بەهێزتر نییە. دەبێ چیم پێ بڵێ؟ دەبێ سەبارەت بە من بڕیاری چی بدە؟ ئەم جیهانانەی دەیان بڕم بەرەبەرە فراوانتر دەبن. ئەو شوێنەی تێیدا وەستا بووم لە هەموو جیهانەکانی تر فراوانتر و ڕۆناکتر و هێمنتر بوو. زۆرم پێ نەچوو کە پەسەندکردنی خوای باڵا دەستم وەرگرت بە نووسینم لە لیستی مرۆڤە چاکەکاندا و موژدەی چارە نووسێکی خۆشم پێدرا. بڕیاری خوای گەورە لەو ناوە دەنجیدایەوە، با ناوی هێمن لە مرۆڤە خواناسەکان بنووسێ. بەڕاستی ئەو ڕۆژە خۆشترین ڕۆژێکم بوو کە خوای پەروەردیگار لە لیستی بەندە پەسەند کراوەکانی خۆی ناوی تۆمار کردم. بە ئاسمانەکاندا هاتمە خوارەوە و گیانم بە شێوەیەکی نوێ بەجەستەم لە ناو گۆڕدا لکێنرایەوە.
لە ڕاستیدا خوای گەورە دەیتوانی هەر لەسەر زەویدا هەمان مەڕاستیمی جێهێشتنی دنیامان لەگەڵدا بکات، بەڵام وا تێدەگەم دەیویست مەلەکوتی خۆمان پێپیشان بدا بۆ ئەوەی زیاتر لە گەورەی ئەو تێبگەین. هەروەها دەیویست جیاوازی نێوان پێشوازی باوەڕداران و یاخیبوانمان پێپیشان بدا. لە کۆتایی ئەم گەشتە ئاسمانیەدا هەموو گیانمان پڕبوو لە شەرمەزاری کە مافی تەواوی ئەم خوایە مەزنە خاوەن ئەم موڵکە فراوانە و میهرەبانیە لە دنیادا نەداوە. هەروەها هەستمان بە شەرمەزاری کرد کە پێشوازی ئەو خوایە مەزنە بۆ ئێمەی باوەڕداران، بۆ ئێمەی دروستکراوی لاواز بەو گرنگیە بوو. پرسیار و وەڵام. خۆشەویستان، کە گیانم کرایە بەرجەستەم، ئاگاداری هەموو جم و جوڵی ئەو خزم و ناسیاوانە بووم کە ئامادەی ناشنەکەم بوون. وام دەزانی ئێستا ئەوانیش نەماون، چونکە بەلای منەوە زۆرم پێچووە. دیارە کاتی دنیا و کاتی بەرزەخ جیاوازیان زۆرە. گوێم لە دەنجی ئەو کەسە بوو کە تاکو تەنیایی خوان بیر دەخاتەوە و دووپاتی باوەڕ بە پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم دەکات. ئای خزم و ناسیاو، ئەگەر دەتانزانی من لەکوێ بووم، هیچ کەسێکتان بۆ یەک چرکە لە فەرمانی خوای گەورە دەرنەدەچوون و بە شەو و بە ڕۆژ هەر خەریکی خواپەرستی و کاری چاکەکردن دەبوون. ویستم دەستم درێژ بکەم و بانگیان بکەم، دەبینم توانای ئەوەم نییە جەستەم بجوڵێنم. من لە جیهانێک و ئەوانیش لە جیهانێکی ترن. هەموو خەڵک منیان جێهێشت و ڕۆیشتن و دیسانەوە بەتەنیا مامەوە. خۆزگە هەموو کەسێک ئەم ساتەی لەبیر بێ و لەو ڕاستیە ورد بێتەوە کە لە ئەنجامدا هیچ کەسێک لە خزم و هاوسەر و ماڵ و منداڵ لە دەوری نامێننەوە. ئەوەی کێشەکەمی زیاد کرد تەسک بوونەوەی قەبارەی گۆڕەکەم بوو، بەڵام خۆشبەختانە ئەوەندەی پێنەچوو گۆڕەکە فراوان بووەوە. دیارە ئەو تەسک بوونەوەیە وەک باوەشی دایکێک بۆ کۆرپەکەی بوو. دواتر زانیم ئەم باوەش پێکردنە کاتیە و تەنیا بۆ باوەڕدارانە. ئەرجینا تەسک بوونەوەی گۆڕ بۆ یاخی بووان هەرگیز فراوانی بەدواوە نییە. ئەوەی مایەی خۆشحاڵیم بوو دەرکەوتنی پیاوێکی ڕووناک بەخش و لێ هاتوو لە ناو گۆڕەکەم. بانگی کردم و وتی: هێمن گیان، من کارەکانی دنیای تۆم، من کۆششی تەمەنی ڕابردووتم. ئەمڕۆ لەم ساتە گرینگەدا و لە نێوان ئەو هەموو خزم و ناسیاوانەتدا تەنیا من لەگەڵتدا دەمێنمەوە و فریاد دەکەوم و هاوکاریت دەکەم و دڵت خۆش دەکەم و تاکو پێنەنەیتە ناو بەهەشت جێت ناهێڵم. مرۆڤ دەتوانێت بەدەستی خۆی باشترین و دڵسۆزترین برادەر بۆ خۆی پەیدا بکە. ئەوە شکاری ڕۆژانەیەتی کە ئەمڕۆ لەم ساتە سەختەدا فریای دەکەوێ. لەو ساتانەی کە دەستی بەزەیم بۆ هەژاران درێژ دەکرد، یان قسەیەکی نەرم و خۆشم ئاراستەی خەڵک دەکرد، یاخود زەردەخەنەم لە نێوان ناسیا و نەناسیا و بڵاو دەکردەوە، لەو ساتانەدا ئەم برادەرم بۆ خۆم دروست کرد کەوا ئەمڕۆ بەهانام دێ و دڵخۆشم دەکا. کاری یاخیبووان کە بریتی بوو لە درێژکردنی دەستی ئازاردان بۆ لاواز و هەژار و تەگەرەدانان لە بەردەم خەڵکی بۆ ئەوەی بەڕێ ڕەزامەندی خوای گەورە نەگەن، وا ئەمڕۆ بووە بە دڕندەترین دژمنیان و وەک ئەژدیهایەک بە ملیانەوە دەئاڵێ.
ئەوەندەی پێنەچوو بەرەو ڕووی دوو فریشتە بوومەوە، سڵاویان لێکردم و بەرامبەرم دانیشتن و فەرموویان: ئێمە تۆ دەناسین، تۆ ناوت هێمنە، ئێمەش ناردراوی خوای پەروەردیگارین و هاتووین بۆ ئەوەی هەندێ پرسیارت لێ بکەین کە بریتین لە کورتەی کۆششی ژیانی دنیات. اینجا منیان بە نەرمونیانی دانیشاند و یەک لە دوای یەک ئەم پرسیارانەیان لێ کردم. ئەی هێمن، ئەی بەندەی خوا، خودات چێیە؟ بەرنامەی ژیان تو ئاینت لە دنیا چی بوو؟ لە دنیادا دوای چێ دەکەوتی؟ محەممەدی پێغەمبەر سەلی الله عليه وسلمت دەناسی؟ پەلە مەکە و لە وەڵام دانەوەتدا هێمن بە. ئای کافرانی دنیا، خۆشگا ئاگاتان لەم پرسیارانە دەبوو. ئای دوژمنانی خوا و پێغەمبەر سەلی الله عليه وسلم، فەرموو وەڵامی ئەم پرسیارانە بدەنەوە. ئەو پێغەمبەرەی کە لە دنیادا هێرشی ڕاگەیاندنتان دەبردە سەر، وا ئەمڕۆ بووە بە پرسیاری ناوگۆڕتان و چارە نووسانی پێدەست نیشان دەکرێت. سەبارەت بەخۆم لە وەڵامدانەوە زەحمەتێکی زۆرم نەبینی، هەستم دەکرد یەکێک وەڵامەکان دەخاتە سەر زمانم. بەو پەڕی باوەڕەوە وتم: لە دنیا و لە هەموو کات و ساتێکدا هەر خوای جیهانەکان خوام بوو، تەنیا ئەوم دەپەرست و فەرمانەکانی ئەوم بەسەر هەموو فەرمانەکانی غەیری ئەودا سەردەخست و بەپێی بەرنامە و ئاینی ئەو دەجوڵامەوە و محەممەد سەلی الله عليه وسلم دوا پێغەمبەری خوایە و خۆشەویستی منە. فریشتەکان کاتی ئەوەیان بۆ نەڕەخسا پێم بڵێن ئایا سەرکەوتوو بووم لە وەڵامدانەوەیان نا، چونکە خوای گەورە پێش ئەوان وەڵامەکانی منی پەسەند کرد و فەرمووی: بەندەکەم ڕاستی وت، ئەی فریشتەکانم، گۆڕەکەی بەندەکەم بگۆڕن بە پارچەیەک لە بەهەشت و شوێنەکەی بۆ فراوان بکەن و دەرفەتیشی بدەنێ لە ئێستاوە شوێنەکەی خۆی لە بەهەشتدا ببینێ. سوپاس بۆ ئەو خوایە مەزنەی کە لە دنیادا دڵمی بەناسینی خۆی ڕۆشن کردەوە و ئەمڕۆ لەم کاتە ناسکەدا پاڵپشتم بووە. باوەڕ ناکەم لە هیچ قۆناغێکی ژیانی داهاتوومدا تووشی تەنگ و چەڵەمەیەک بم، چونکە هەمیشە ئەم خوایەم لەگەڵە و پشتم بەرنادا. بەهەشتی گۆڕ. لە گۆڕەکەمدا بە هەر لایەکی خۆمدا دەمڕوانی، هەر بەهەشتی بێ سنوورم دەبینی. فریشتەکان فەرموویان: سەیری ئەم دەرگایە بکە. کە سەیرم کرد دەبینم شوێنێکی زۆر خۆشی لێوە دیارە. بە درێژایی تەمەنم شوێنی خۆشی وام نەبینیوە. لە ژیانی شاهاکانی دنیاش ئێجگار خۆشتر بوو.
یەکێ لە فریشتەکان وتی: ئەمە مڵکی تۆیە لە بەهەشتی خوادا. پێم وت دەرفەتم بدەن بچم ئەم هەواڵە خۆشانە بە دۆست و یارانم لە دنیادا بگەێنم. وتیان تازە گەڕانەوەت بۆ دنیا نییە و وتم لێم گەڕێن با بەخێرا بچمە ناو ئەو بەهەشتە. وتیان جارێ دەبێ لەم قۆناغی بەرزەخەدا بمێنی، چونکە هێشتا دنیای خەڵکی کۆتایی نەهاتووە. بۆ خۆت بخەوە پشوویەکی تەواو لەو گەشتە گرینگە وەربگرە، هەتا ئەو ساتێ بۆ وەرگرتنی پاداشتەکەت خەبەرت دەکەینەوە. ئینجاستایشی خوای هەموو جیهانەکانم کردو بەسەر سامیەوە لەو هەموو بەسەر هاتانە لێی نووست. ژیانی بەرزەخ. ژیانی ئەم قۆناغەم وەستانێکی تەواو نەبوو، بەڵکو ئاگام لە هەندێک ڕووداوی دەوروبەرم هەبوو، چونکە هێشتا گیانم نەمردبوو. گیانی زۆر خەڵکم دەبینی، ناسیا و نەناسیا و جیهانەکەم زۆر فراوان بوو، تەنانەت لە ژیانی دنیا فراوانتر بوو. زۆر جار کارە جوان و ناشیرنەکانی خەڵکی ناسیاوی دنیام پیشان دەدرا. بەکردەوە جوانەکانیان خۆشحاڵ دەبووم و بە ئیشە خراپەکانیان نیگەران دەبووم. جار بەجاریش گوێم لە دەنجی ئەشکەنجەدانی خوانە ناسان دەبوو. ئەم خوانە ناسانە لە دنیا و لە دوا ڕۆژدا مایەی ئازاردانمان بوون. ژیانی بەرزەخیم ژیانی گیانی بوو، چونکە لاشم بەلامەوە گرنگ نەبوو، تەنانەت پاش ماوەیەک ئاسەواریشی نامێنێ. بەڕاستی منیش خەفەتم بۆ جەستەم نەخوارد، چونکە دەمزانی لە خۆناغێکی داهاتوودا دیسانەوە خوای گەورە پێکهاتەیەکی نوێی جوانترم پێدەبەخشێ. زیندوو بوونەوە. بەبیستنی دەنجی مردنی سەرتاسەری گیانی من و هەموو دروستکراوەکانی خوا بەرەو قۆناغێکی تردا چوون کە قۆناغی مردنی گشتیە. تەنانەت جینۆکە و فریشتەکانیشی گرتەوە. غەیری خوای باڵادەست نابێ کەس لە زەوی و ئاسمانەکاندا بمێنێ. نازانم من و گیان لە بەرەکانی تر چەندمان پێچوو، هەتا گیان کرایە بەرجەستە نوێکەمان. هەرکە چاوم کردەوە دەبینم زەوی بە دەورمدا دەجوڵێتەوە و فڕێم دەداتە سەر ڕووی زەوی. خۆم لە تۆز و خۆڵ تەکاند و چاوێکم بە خۆم داخشاند. دەبینم وا دروست بوومەتەوە و بەجەستە و بە ڕۆح جوڵم تێکەوتووە. من بەتەنیا نەبووم، بەڵکو ئەوە تا خەڵک و گیانەوەری بێشمار لە ژێر خاکدا وەک ڕووەک دەڕوێن. زەوی ئەو زەویە نەبوو کە لە دنیادا تێیدا دەژیام و گۆڕانکاریەکی زۆری بەخۆیەوە بینیوە. بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهاتوو چاوەڕوان بن.
حەڵقەی پێنجەم ڕۆژی حەشر. خۆشەویستان، من و ئەو هەموو خەڵک و گیان لە بەرانە بەرەو دەنجێک دەڕۆیشتین، وا دیار بوو لە شوێنێکی دیاری کراودا کۆمان دەکەنەوە. شوێنی کۆبوونەوەمان زەویەکی ساف و لووس بوو. لەبەر زۆری ژمارەی خەڵکەکە هەموویان تێکەڵ بوو بوون و وەک شەپۆڵی دەریا دەجوڵانەوە. ئەو خۆرە جوانە ڕووناک بەخشەکەی دنیا ڕووناچیەکەی کوژابۆوە و تەنیا گەرماییەکەی مابوو، بۆیە تاریکی ئەو ناوەی داپۆشی بوو. خۆر تەواو لە زەوی نزیک بوو بووەوە، بۆیە خەڵک چۆڕ چۆڕ ئارەقیان لێ دەڕژا. تەنانەت هەندێک کەس لە ناو ئارەقی لەشیاندا نوقم بوو بوون. منیش بەشی خۆم ئارەقم کردبوو. ئاستی ئەو ئارەقە ڕەنگدانەوەی گوناهەکانی دنیا دەگەیەنێ. ئای دنیای سەیر، کردەوەی ڕۆژانەت لێم بووە بە تەوقی مل و لێم نابێتەوە. لە هەموو هەنگاوەکانی دوای مردنمدا بووی بە مایەی سەربەرزیم یاخود سەرشۆڕیم. گرنگترین خاڵ لەم کۆبوونەوەی خەڵکەدا ئەوە بوو کە کەس بە کەس نەبوو، هەر یەکە و سەرقاڵی کێشە و خەمی خۆی بوو. بەلای زۆر لە برادەر و خزم و ناسیاودا تێپەڕدەبووم، بەڵام لەبەر قەرەباڵغی و گەرمی ئەو ڕۆژە دەرفەتم نەبوو لە حاڵیان بپرسم. دیارە دەبێت لەم ساتانەدا ئادەمی زاد تەنیا هەڵگیری خەمی خۆی بێ. هەرچەندە ڕۆژ زۆر لێمان نزیک بوو، بەڵام تاریکی ئەو ناوەی گرتبووەوە، چونکە خوای گەورە ڕۆناچیەکەی کوشاند بووەوە، تەنیا گەرماییەکەی هێشت بووەوە. ئەوانەی لە دنیادا هەوڵی باشیان دابوو بڕێک لە ڕۆناچیان هەبوو جێی پێیان ببینن. لەلایەکی ترەوە یاخی بووان و تاوان باران تەواو بێڕووناچی بوون و چاویان لە بەردەمی خۆیان نەبوو، بۆیە زۆر جار بەدەمدا دەکەوتن و لە ناو گۆڕەپانی مەحشەردا دەتلانەوە و دەکەوتنە ژێر پێی خەڵک. سێبەری خوای گەورە. لەبەر نزیک بوونەوەی خۆر لە زەوی و نەبوونی سێبەرێک بۆ ئەو خەڵکە، چونکە زەوی ساف و لووس بوو، خەڵکەکە زۆر پەرێشان بوون. یەک چاڵ و یەک بەرزاییەکی تێیدا بەدی ناکرێ کە لە گەرمای خۆر بیان پارێزێ. لە دنیادا خۆم بۆ ئەم ساتە بە چەند کارێکی تایبەتی ئامادە کرده بوو، چونکە دەمزانی گۆڕەپانی مەحشەر تەنیا یەک سێبەری تێدایە، ئەویش سێبەری خوای گەورەیە. لەو کارانەی کە ئەمڕۆ بە هۆیانەوە سێبەری خوام دەستکەوتووە، درێژکردنی دەستی یارمەتی بۆ هەژاران بێ ئەوەی بیدەمەوە بەڕوویاندا و تێکەڵبوونی برادەری خواناس و لە خواترس و یادکردنەوەی خوای گەورە بەنهێنی و بە ئاشکرا و لە خۆشی و ناخۆشیدا. لە نوێژەکانمدا کە بەرامبەر خوادا دەوەستام، هەمیشە ئەم ڕۆژەم لەبەر چاو بوو کە تەنیا سێبەری ئەو فریام دەکەوێ. دیداری پێغەمبەر، درودی خوای لەسەر.
ئازیزان، لە گۆڕەپانی مەحشەردا هەستم بە توێنێتیەکی زۆر کرد بە شێوەیەک کە خەریک بوو تێدا بچم. گوێم لێ بوو پیاوێک بە برادەرێکی خۆی دەڵێت با بچینە لای موسا عەلەیهی سەلام نەختێ ئاومان بداتێ. پێم وتن ئایا دەتوانم لەگەڵتاندا بۆ ئاو خواردنەوە بێم؟ وتیان تۆ لە نەتەوەی ئێمە نیت، تۆ لە ڕوخسارتەوە لە نەتەوەی پێغەمبەری کۆتایی دنیا دەچی، بڕۆ بە دوای ئەو پێغەمبەرەدا بگەڕێ با ئاوت بداتێ. بەخۆم وت من لەمە و پێش تەنانەت لە خەویشدا پێغەمبەرم سەلی الله عەلەیهی وەسەلەم نەبینیوە، دەبێ ئەمڕۆ بمناسێ و ئاوم بداتێ. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ هەمیشە لەگەڵ خۆشەویستەکانی خۆی کارێکی جوانی چاوەڕێ نەکراوی پیشان داوە، بۆیە لە دوورەوە منی ناسیەوە و بە ناوی خۆم بانگی کردم هێمن هێمن. منیش بە هەناسە بڕچێ وەڵامم دایەوە بەڵێ ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەر سەلی الله عەلەیهی وەسەلەم فەرمووی دەوەرە برا با ئاوت بدەمێ. هەرکە گەیشتم بە خزمەت پێغەمبەری خۆشەویست سەلی الله عەلەیهی وەسەلەم نە ئازارم ما و نەماندوێتی و نەتینوێتی. دەیویست بەدەستی موبارەکی ئاوم بداتێ، بەڵام من خۆم خستە باوەشی وەک منداڵێکی ون بوو کە بە دیداری باوکی یان دایکی شاد دەبێتەوە، ئینجا ئاوم خواردەوە. ئای پێغەمبەری خوا، ئەوە ئەو سیما جوان و ڕوخسارە پاک و بێگەردە تۆیت، ئەوە تۆی بە ناوی خۆم بانگم دەکەی و بەدەستی خۆت ئاوم دەدەیتێ، ئەوە تۆی بەڕوومدا پێدەکەنی. کاتێ باوەشم بەو زاتە پایە بەرزەدا کرد گیانم لەو گۆڕەپانەدا سەمای خۆشی دەکرد. هەستم دەکرد هەموو خەڵک سەیرم دەکەن و ئاوازی سەرفرازیم بۆ لێ دەدەن. دەمزانی نابێ لە بەردەم ئەو زاتەدا دەنگ بەرز بکرێتەوە، بۆیە بە شوێنەیی وتم ئەی پێغەمبەری خوا، ئایا تۆ لە من ڕازیت؟ پێغەمبەر سەلی الله عەلەیهی وەسەلەم فەرمووی گەر من لە تۆ ڕازی نەبم چۆن پێشوازیت لێ دەکەم و ئاوت دەدەمێ. لێم دوور مەکەوە هێمن هەتا دەچینە بەردەم خوای گەورە بۆ لێپرسینەوە. بەڵێ خۆشەویستان، زۆر کەس دەهاتن داوای ئاویان لێ دەکرد، ئەویش نەیدەویست کەس نائومێد بکە، بەڵام فریشتەکان ئاگاداریان دەکردەوە کە ئەوانە شوێن کەوتوانی ئەو نین، ئەوانە ئاینی ئەویان گۆڕی بە ئاینی دوور لە خواناسین. اینجا پێغەمبەر سەلی الله عەلەیهی وەسەلەم دەری کردن و ئاوی نەدانێ. ئاوڕشی لە ئێمەدایەوە و بە شەرمەوە فەرمووی چی بکەم؟ ناچارم دەریان بکەم، چونکە دۆستی خوای گەورە نەبوون، خۆزگە دۆستی خوای گەورە دەبوون، بەخوا تێر ئاوم دەکردن.
بەڕاستی حەوزی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم تەواو گەورە و فراوان بوو. لەم لاولای حەوزەکە بەقەدەر ژمارەی ئەستێرەکانی ئاسمان پەرداخی لەسەر بوو. حەوزەکە دوو جۆگەی مەزنی لەسەر بوو کە بەهۆیانەوە ئاوێکی سپی خاوێن لە بەهەشتەوە پێدا دەهاتە خوارێ. یەکێ لە جۆگەکان لە زێڕ دروستکرا بوو، ئەوی تریان لە زیو بوو. دەرکەوتنی نووری خوای باڵادەست. ئازیزان، من و هەموو بەندەکانی خوای گەورە دوای پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم کەوتین تا گەیشتی ناو شوێنەی بۆ لێکۆڵینەوە بۆمان دیاری کرابوو. زەوی لەرینەوەیەکی کرد و دواتر ڕووناچیەک سەر ڕووی مەحشەری ڕوونا کردەوە و دەنجێک لە ناو خەڵکدا وتی: خوا و فریشتەکانی بەرەو گۆڕەپانی لێکۆڵینەوە هاتن. ئەو ڕۆناچیەی خوای گەورە ئەوەندە سەرنج ڕاکێش بوو کە ئێمەی باوەڕداران و یارانی خوای گەورە خۆمان پێنەگیرا و لە هەیبەتی نووری خوای گەورە بەرەو سوجدە چوین. یاخی بوان لە دنیادا خۆیان تووشی نەکبەتی کردبوو چونکە بە ئاسانی دەیانتوانی سوجدە بۆ خوای گەورە بەرن، و ئەمڕۆژ تووشی نەکبەتیەکی سەختتر بوون. ئەویش ئەوەیە کە هەرچەندە لە ناخی دڵیانەوە دوای بینینی نووری خوای گەورە دەیانویست کڕنوش بۆ خوای گەورە بەرن، بەڵام لەبەر ئەوەی خوای گەورە پشتیانی یەک پارچە ڕق کردبوو توانای کڕنوش بردنیان نەمابوو. ئەوەش بڕی خەمیانی لەم ڕۆژە سەختەدا زیاتر کرد. فریشتەکان بەری ئاسمانیان گرت بوو، ڕیز ڕیز دەهاتنە سەر زەوی، ژمارەشیان ئێجگار زۆر بوو. سەیرترین شتێک کە لەو ساتەدا بەرەو ڕوون بووەوە دەرکەوتنی ژمارەیەکی زۆر لە خەڵکی کە قەبارەی جستەی هەریەکەیان بەقەدەر مێرولەیەک بوو. هەتاکو نووری خوای گەورە ئەو ناوی ڕووناک نەکردەوە لەبەر بچووکی جەستەیان نەمبینین. لە ناو ئەو ژمارە زۆرەدا تەنیا چەند کەسێکم ناسی کە لە دنیادا بە فیز و لوت بەرزی ناسرا بوون. بۆیە ئەمڕۆ خوای گەورە قەبارەیانی بچوو کردوتەوە و کەوتونەتە ژێر پێی ئەو خەڵکە بێشمارەی ناو مەحشەردا. دەرکەوتنی دۆزەخ. دواتر هەسارەیەکی زۆر گەورەی شەوقدار لە ئاسۆی دوورەوە دەرکەوت. یەکێ لە فریشتەکان بەترسەوە وتی: ئەوە دۆزەخە، خوا بمان پارێزێ. منیش سەیرێکی دۆزەخم کرد کە دیمەنی ئەو دۆزەخە زۆر مەترسیدار بوو. ئێمە چاومان لە ناوەڕۆکی نەبوو، بەڵام دیمەنی ئەو ملیۆنەها فریشتەی کە دۆزەخیان ڕادەچێشا کە پێک هاتەیەکی زۆر بەهێزیان هەبوو، لەگەڵ هەر هەنگاوێک بە یەک دەنگ هەناسەی تووڕەییان دەردەکرد. سەرنجی هەموو خەڵکی ناو مەحشەریان ڕاکێشا و ترسێکی بێوێنەیان لە دەرونیاندا دروست کردبوو. یاخی بوانیش نەیان دەوێرا ڕووبەڕووی دۆزەخ ببنەوە، بەڵکو بەتیلەی چاوسەیریان دەکرد. دواتر هەستیان دەکرد دۆزەخ ڕاویان دەنێ، بەڵام هیچ شوێنێک نەبوو لە دەست ئەو دۆزەخە
خۆیانی لێ بشارنەوە. من و یاخی بوو یەک. خۆشەویستان، برادێکی یاخی بووی دنیام خۆی لە من نیزی کردەوە و لە ڕوخساریدا زۆرمان گوێتی پێوە دیار بوو. لە دنیادا زۆر ئامۆژگاریم دەکرد کە ڕێی خواناسی بگرێ، کەچی ئەو زۆر لاسار بوو گاڵتەی پێدەکردم. ئەوە تا ئەمڕۆژ لێم نابێتەوە و ئاواتە خوازە هەوڵێکی بۆ بدەم و قومێک ئاوی بۆ پەیداکەم. بەڵام کە پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم ئاوی نەداتێ، دەبێ من چی بۆ بکەم؟ پێم وت ئەی نەکبەت، ئەوە تا جەهەنەمیش ڕاست دەرچوو، دەبێ ڕوو لە کوێ بکەی. وتی خۆزگە هەلێکم بۆ بڕاستێ تا بۆ ساتێک بۆ دنیا بگەڕێمەوە، هەر هیچ نەبێ پەشیمان دەبوومەوە لەو ساتانەی کە لە خوا دوور بووم. وەڵامم دایەوە پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم هەرچوو فەرموویەتی هەر بێ مێشکەکان لە کاتی گونجاودا کاری چاک ناکەن و دەستکەوتەکانی دنیا و ئاخیرەتیان هەر ئاواتی بەتاڵ و خۆزگەیە. جاران کە منت دەبینی نوێژم دەکرد پێت دەوتم ئەی کۆنەپەرست، دوای کڵاوی بابردوو مەکەوە، پاش مردن گەڕانەوە بۆ ژیان مەحاڵە. ئێستا نۆرەی منە کە بە تۆ بڵێم دوای کڵاوی بابردوو مەکەوە، چونکە گەڕانەوەت بۆ دنیا مەحاڵە. ئەم گفتوگۆیە لە نێوان من و ئەو زەلامە هەر چرپەچرپ بوو، چونکە دوای زانینی ئامادەبوونی خوای گەورە بێدەنجێکی ترسناک ئەو ناوەی گرتبۆوە. کابرا بە بێتاقەتیەکی زۆر پێیوتم ئەرێ ئەی هاوار وا مردین، دەبێ کەی لێکۆڵینەوەمان لەگەڵدا بکرێ. وتم ئەلە چییە؟ ئێمە تازە هاتووینەتە ئەم مەحشەرە. کابرا بەسەر سوڕمانیەوە هاتە وەڵام و وتی تازەیکی هێ من، ئەوە تا 1000 ساڵ زیاتر بەسەر هاتنمان بۆ ئێرە تێپەڕیوە. من هیچی ترم پێنەوت، چونکە وتەی پێغەمبەری خوام سەلی الله عەلەیه وسەلەم بیرکەوتەوە کە دەیفەرموو ماوەی چاوەڕێکردنی لێپرسینەوە بە 1000 ساڵ زیاتر بەسەر کافراندا تێدەپەڕێ، هەرچەندە بەلای باوەڕدارانەوە تەنیا چەند خولەکێکە و هیچی تر. بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهاتوو چاوەڕوان بن. ئەڵقەی شەشەم سکاڵا لە مەحشەر. خۆشەویستان، خەڵکێکی زۆر لە دەوری باوکی ئادەمیزاد ئادەم عەلەیه سەلام کۆبوونەوە و داوایان لێکرد داوا لەخوا بکات بە زووترین کات لێپرسینەوەدا بمەزرێنێ، بەو ئاواتەی کە لەو شوێنە سەختەدا ڕزگاریان بێت، چونکە خەریکە لە ناو ئارەقەدا نوقم دەبن و قەرە باڵغی مێشتیان تێک دەدات. باوکە ئادەم عەلەیه سەلام داوای لێبوردنیانی لێکردن و وتی ئەمڕۆ خوای گەورە لە تاوانەکانی ئادەمیزاد زۆر تووڕە بووە. ئەو بۆ خواپەرستی و خزمەتی یەکتر و ئاوادانکردنەوەی زەوی دروستی کردوون، کەچی ئەوان هەر خەریکی ململانێ و هەڕەشەکردن لە یەکتری و
زەوتکردنی مافەکانی یەکتری بوون. ئاو و هەوا و وشکای زەویان تێکدا بوو، بە هیچ شتێکی شتێریان نەدەخوارد و دڵیان پڕ بوو لە خیانەت و چینە و حەسوودی و دژمنایەتی خوا و پێغەمبەرانی خوا و دانانی کوڕ و کچ بۆ خوای تاکوتەنیا. بۆیە من ناتوانم قسەتان لەگەڵ خوای گەورە بۆ بکەم، هەروەها هەر ئادەمی زادێکی ترکە هەڵگری یەک گوناهێکیش بێ، ئەمڕۆ ناوێری لەبەر تووڕەی خوای گەورە ئەم داواکاریەتان بۆ بگەیەنێ و هەر خۆشتان دەزانن من بە قسەی خوام نەکرد و لە بەرهەمی درەختە قەدەغەکراوەکەم خوارد. خەڵکەکە ناچار بوون ڕووبکەنە پێغەمبەرانی تری وەک نوح و موسا و عیسا درودی خوایان لەسەر بێ، بەڵام هەر هەموویان هەمان وەڵامیان دانەوە. بەڕاستی هەمومان کە زانیمان خوای گەورە بەو جۆرە تووڕە بووە، ترسمان لێ نیشت. هەر یەکەمان تاوانەکانی دنیای لەبەرچاو بوو. لەو ساتەدا ناوی محەممەد صلی الله عليه وسلم لەلایەن هەموو پێغەمبەران دەستنیشان کرا کە تەنیا ئەو دەتوانێ ئەو کێشەیە چارەسەر بکە. بۆیە خەڵکەکە ڕوویان کردە محەممەد صلی الله عليه وسلم. خەڵکەکە وتیان: ئەی پێغەمبەری خوا، تۆ دوا پێغەمبەری خوایت و هیوادارین ڕزگاربوونمان لەسەر دەستی جەنابت بێ. تکات لێ دەکەین کە داوا لە خوای گەورە بکەی هەتا زووە لەم مەینەتیە ڕزگارمان بکە. ئەویش بەزەیی هاتەوە بە حاڵیان و فەرمووی: بەڵێ، من ڕازیم ئەو هەوڵەتان بۆ بدەم. بەڕاستی ئەو دیمەنەم زۆر پێخۆش بوو کە ئەو کافرانەی لە دنیادا ناوی پێغەمبەریان بە خراپ دەبرد و گاڵتەیان پێدەکرد، وا ئەمڕۆ دەست و پێی ماچ دەکەن بۆ ئەوەی ڕزگاریان بکات و ئەویش وەک سروشتی ڕەوشتی بەرزی خۆی بەهانایانەوە دێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووی کردە ئاسمان و سجدەی بۆ خوای گەورە برد و دەستی کرد بە ستایش و سوپاسکردنی خوای جیهانەکان. بێدەنجیەکی نائاسایی ئەو ناوەی گرت بووەوە، تەنیا دەنجی پێغەمبەری خوای گەورە صلی الله عليه وسلم کە ستایشی خوای گەورەی دەکرد لە ژیانی خۆمدا و شەی ستایشی وام نەبیستووە و نەم خوێندووە و کە سەیری خەڵکی ناو مەحشەرم دەکرد. دەبینم زۆربەی زۆریان سەرنجیان داوەتە ئەو ستایشکردنە و فرمێسک بە چۆڕ دەڕێژن. خوای گەورە بە پێغەمبەری خۆشەویستی فەرموو: ئەی محەممەد، ئەی دوا پێغەمبەرم، سەرت بەرزکەوە، ئەمڕۆ پایەت لە ناو هەموو جیهانەکاندا بەرز دەکەینەوە. ئەوەی داوای دەکەیت جێبەجێ کراوە. دواتر ئەو پێغەمبەرە نازدارە درودی خوای لەسەر بێ بە شێوەیەک پایەی بەرزکرایەوە و لە خوای گەورە نزیک کرایەوە کە هەرچی خەڵکی ئەو گۆڕەپانە لە ئادەمەوە هەتاکو کۆتایی دنیا ئاواتە خوازی ئەو پلە و پایەیە بوون. بەڵام ئەو پلەیە تەنیا بۆ یەک کەس تەرخان کرابوو، ئەویش پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم. منیش بەش بە حاڵی خۆم زۆر خۆشحاڵ بووم، هەروەم دەزانی خۆم ئەو پلەیەم وەرگرتووە، چونکە خۆشەویستی ئەو پیاوە هەموو گیانیمی گرتوبەوە و لە هەموو کەسێکی تر بۆم بەسوودتر بوو. بەڕاستی هەر ئەو شایستەی ئەو پلە و پایە بەرزەیە. ئەو پاداشتە بۆ ئێمە کەنەتەوەی ئەوین
مایەی سەربەرزی و دڵخۆشیمان بوو. کردنەوەی فایلەکانی کردەوەی خەڵکی. خوای گەورە فەرمانیدا فایلەکانی کردەوەکانی خەڵک لە ئادەمەوە هەتا کۆتایی دنیا ئامادە بکرێ. اینجا فایلەکان درانە خاوەنەکانیان، منیش فایلەکانی خۆم وەرگرت و خۆزگەوەرم نەگرتایە. هەموو وشەیەک و هەموو شتێک ورد و درێژت سەر لە بەرتیان نووسرا بوو. هەرزوو فایلەکانم داخست تاکو کەس نەیبینێ. بەڵام غەم دایگرتمەوە پاش ئەوەی بیرم کەوتەوە کە خوای گەورە ئاگای لە ناوەڕۆکی هەموو فایلەکانمە و پاش چەند ساتێک بەرەو ڕووم دەکاتەوە. هەر لەو سەر قاڵبوونم بە کردەوەکانی خۆم، گوێم لە ناوی خۆم بوو. وتم بەڵێ. وتیان هێمن خۆت ئامادە بکە، خوای گەورە داوات دەکا بۆ لێپرسینەوە. هەروام دەزانی لێپرسینەوە بە نۆرەیە، بەڵام نۆرەی بۆچییە؟ خوای پەروەردیگار توانای ئەوەی هەیە لە هەموو دروستکراوەکانی خۆی لە یەک کاتدا بپرسێتەوە بێ ئەوەی کارەکانیان تێکەڵ بکرێ. من و دوو فریشتە و شەیتانێک. من بەتەنیا بەرەو خوای گەورە نەچووم، بەڵکو دوو فریشتەم لێ پەیدا بوون. یەکێکیان وتی من شایەتم لەسەر کردەوەکانت چونکە من دەمنووسی. ئەوی تر وتی من ڕێپیشان دەرتم. ئەو شەیتانەی کە لە دنیادا لەگەڵم بوو کە بۆ ساتێک منی جێنەدەهێشت، ئەویش لێم پەیدا بوو بە دوامدا هات و وا ئەمڕۆژ دواترین ڕۆڵی شەیتانی خۆی دەنوێنێ. پێم وت ئەی دوژمنی خوا و ئادەمی زات، تۆ بۆ بە دوای مندا دێیت؟ شەیتانەکە وتی ئەی بۆ نازانی هێمن، من بە دوای تۆ دێم نەبادا گوناهاکانت بخەیتە ئەو باڵم. لێیم پرسی ئەی تۆ بۆ خراپەکاری هانی منت نەدەدا؟ شەیتانەکە وەڵامی دامەوە، بەڵام زۆرم لێ نەدەکردی. دەبێدان بەوەدا بنێیکەوە تۆ ئازاد بوویت لە بڕیار وەرگرتندا. هەر سەر پێچیەکت کردبێ خەتای خۆتە و خەتای منی تێدا نییە. گلەیی لە من مەکە هێمن، گلەیی لە خۆت بکە. نە من فریاد دەکەوم نە تۆ فریایی من دەکەوی. منیش وا دێم لەگەڵت نەبادا لای خوای گەورە تووشم بگەی. ڕاستەوخۆ لەگەڵ خوای گەورەدا. ئازیزان، بەرامبەر خوای گەورە ڕاوەستام. ئای کە لەم ڕاوەستانە دەترسام. گەر لە دنیا بیان وتایە سەرۆکی وڵاتەکە داوات دەکا، دڵت ئۆقرەی نەدەگرت، گەرچی پاداشدانەوەشی تێدا بێ. ئەی ئەمڕۆ کاتێ بەرامبەر خوای هەموو بوونەوەردەوەستیت بۆ پێداچوونەوەی کارەکانی دنیات. بە چاک و خراپەوە دەبێ هەست بە چی بکەی؟
بە هەر حاڵ وەستانەکە بە هەمومانایەکەوە مەترسیدار بوو. لە هەمان کاتیشدا بە دیداری خوای گەورە دڵخۆش بووم، چونکە یەکەم خۆشەویستم لە دنیادا خوای گەورە بوو. اینجا ناوی خۆم لەلایەن گەورەترین هێزێک لە بوونەوەرەدا خوێندرایەوە، هێمن. دڵم خورپەیەکی بێوێنەی تێکەوت پاش ئەوەی لەلایەن خوای پەروەردیگار گوێم لە ناوی خۆم بوو. هەیبەتی ئەو شوێن و ساتە منی جێش کرد، بۆیە یەکێ لەو دوو فریشتەیە منی گرت و هێنامیە شوێنێکی تایبەت بۆ ئەو مەبەستە و لەوێدا جێی هێشتم. لەو کاتەی ناوم لەلایەن خوای جیهانەکان خوێندرایەوە، خەریک بوو لە هۆش خۆم بچم. هەموو گیانم دەلەرزی. ئەوە تا بەرامبەر گەورەترین هێز دەوەستم، ئەو هێزەی کە منی هێناوەتە دی، ئەو هێزەی لە ناو دەریای چاکەکانیدا نوقمی کردوم، کەچی جار بەجار لە دنیادا لاساری فەرمانەکانیم دەکرد. دەبێ ئەمڕۆ چیم پێ بڵێ و چۆن وەڵامی بدەمەوە. خوای گەورە پێی فەرمووم، ئەی بەندەم هێمن. منیش وەڵامیم دایەوە، وتم بەڵێ خوایە. وەڵامەکەم تێکەڵ بوو بە ترس لە گەورەی خوا و شەرمکردن لە گوناهەکانم و خۆشەویستی داهێنەرەکەم. ئەمە یەکەم جارە ناوی خۆم ببیستم لەلایەن تاکە خوای ئەم جیهانە بخوێندرێتەوە. بەڕاستی لەگەڵ هەموو ناوهێنانێک خەریک بوو دڵم لە سینەم دەرچێ. ئەجا خوای گەورە پێی فەرمووم، ئەوە هاتیتە بەردەمم هێمن، ڕاستە و خۆ پێکەوە دەدوێین. من وتم بەڵێ خوایە. خوای گەورە فەرمووی، بەندەم چۆن دەزانی من خوای تۆم؟ منیش وەڵامم دایەوە، چونکە ئەمڕۆ تەنیا یەک پاشا بۆی هەیە لەم گۆڕەپانە قسە بکە، ئەویش تۆیت. خوای گەورە فەرمووی، ئەی لە دنیا منت دەناسی؟ وەڵامم دایەوە، بەڵێ خوایە. خوای گەورە دیسان پرسیاری کرد، منت بەچی دەناسی؟ وەڵامم دایەوە، بە دروستکراوەکانت و وشە جوانەکانت. خوای گەورە فەرمووی، چۆن دەتزانی ئەو وشانە وشەی منن؟ وەڵامیم دایەوە، چونکە کەس نەیتوانی هاوێنەیان بنووسێ و ڕوونکەرەوەی دڵم بوون و گەیەنەرەکەشی کە دوا پێغەمبەرت بوو پیاوێکی ڕازگۆ و خاوەن ڕەوشتی بەرز بوو. خوای گەورە فەرمووی، ئەی هەستت بەبوونی من دەکرد؟ وەڵامیم دایەوە، بەڵێ زۆر جاربوونی تۆ ئەی خوایە دڵمی پڕ دەکرد بە شێوەیەک کە هەستم بەو هەموو شتانەی لە دەوروبەرمدا هەبوون نەدەما. خوای گەورە فەرمووی، هێمن تۆ بە بڕیاری من هاتیتە دنیا و لێی دەرچووی و هەر بە بڕیاری منیش زیندوو کرایتەوە. من داهێنەر و دروستکەری تۆم. وەڵامیم دایەوە، بەڵێ خوایە، باوەڕی تەواوم بەوە هەیە. ئەنجا خوای گەورە فەرمووی، لە هەموو چرکەیەکی ژیانتدا ئاگام لێت بوو، لە هەموو تنگانەیەکدا فریاد دەکەوتم.
خۆراک و خواردنەوەم بۆ دابین دەکردی، کێشەکانتم بۆ چارە سەر دەکردی. خوای گەورە هەموو وردەکاری ژیانمی خستە ڕوو، بۆی دەرخستم کە هەمیشە لەگەڵم بوو، ئەوەش بووە هۆی سەرسوڕمانم و شەرمەزاریم. پاشان خوای گەورە فەرمووی هەموو زەوی و ئاسمانەکانم بۆ ئامادە کردی، دەزانی بۆ هێ من؟ بۆ ئەوەی بمپەرستی. ئایا لە دنیادا چێت دەپەرست؟ من وەڵامیم دایەوە تۆی تاکوتەنیام دەپەرست خوایە. خوای گەورە فەرمووی یان هەندێک جار ڕووی دڵ و دەروون و جەستت دەکردە غەیری من لە دروستکراوەکانم. وەڵامیم دایەوە لێرەدا دان بەوە دەنێم کە کاتێکی زۆری خۆم بە غەیری تۆ سەرف دەکرد. خوای گەورە پرسی ئەوانە لە من گرنگتر بوون یان هیچیان بەدەست بوو؟ وەڵامم دایەوە نەخێر خوایە. خوای گەورە فەرمووی لە هەموو وەستانێکتدا لە بەرامبەرم دڵت ئاگای لە من دەبوو؟ وەڵامیم دایەوە لە زۆربەیاندا بە ئاگا بووم. خوای گەورە پرسی یان بەجەستە لای من دەبووی و دڵت لە شوێنێکی تر بوو؟ وەڵامیم دایەوە بمبورە خوایە لەسەر قاڵی کێشەکانی دنیا بووم. بەڕاستی دنیا ماندووی کردم، نەیدەهێشت بە جوانی تۆ بپەرستم. خوای گەورە لە پرسیارەکانی بەردەوام بوو فەرمووی بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ باشت لە ئەڵقەی داهات و چاوەڕوان بن. ئەڵقەی هەفتم. خۆشەویستان، هێمن بەردەوامە لە جێڕانەوەی خیامەتی خۆی بۆ هاوڕێیەکانی باشتی لە ناو باشتە. هێمن وتی لە قیامەتدا خوای گەورە پرسیاری کرد کێشەکانی دنیات لە پەیوەندی نێوان من و تۆ گرنگتر بوون؟ من وەڵامم دایەوە نەخێر خوایە. خوای گەورە پرسیاری کرد یان لەوانەیە کێشەکانت بە غەیری من چارەسەر دەکرا؟ وەڵامم دایەوە نەخێر خوایە، بە فەرمانی تۆ ڕووی دەدا و بە فەرمانی تۆ چارەسەر دەکرا. لێرەدا خوای گەورە فەرمووی هەتا گەیشتنت بۆ ئێرە کەست دی لە من گرنگتر بێ؟ وەڵامیم دایەوە نەخێر، تۆ گەورەی گەورەکانی و توانا و هێزت بێڕاددە و بێسنوورە. خۆشەویستان،
هەرچەندە بەرامبەر گەورەی گەورەکان وەستا بووم، بەڵام ناوە ناوە دڵم بەرەو خەڵکی مەحشەردا ڕۆیشت. هەستم دەکرد هەموویان چاودێری منیان دەکرد، بۆیە ڕادەی شەرمەزاریم زیادی کرد. دیارە هەر لەبەر ئەوەش بوو خوای گەورە بە منی فەرموو چاوی دڵت سەیری چێدەکا هێمن، بۆ ئەمانەی دەوروبەرت لە من گرنگترن شەرمیان لێ دەکەی؟ دواتر لێکۆڵینەوەکەی لەگەڵمدا بەردەوام بوو، بۆیە فەرمووی تەمەنی دنیات بەچی بردەسەر؟ من وەڵامیم دایەوە بەناسینی تۆ و بەندایەتی بۆ گەورەیت، هەرچەندە هەڵەشم زۆر بوو، ئەوەش لەبەر لاوازیم بەرامبەر خۆشیەکانی دنیا بوو. خوای گەورە فەرمووی کاتێکی زۆریشت بەفی ڕوودەدا. وەڵامیم دایەوە هۆکەی نەفامیم و نەزانینم بە باهای کاتەکانی تەمەنم بوو. ئەنجا خوای گەورە فەرمووی لە دنیادا زانیاری زۆرم پێبەخشیت، ئایا ئەو زانیاریەت بۆ چ مەبەستێک بەکاردەهێنا؟ وەڵامم دایەوە بۆ ناسینی تۆ و پێغەمبەر سەلی الله عەلەیه وەسەلەم و پەیڕەوکردنی ئایینەکەت و گەشە پێدانی ژیانم. ئەنجا خوای گەورە فەرمووی سەرچاوەی پارەت چی بوو؟ لەسەر چی سەرفت دەکرد؟ من لە وەڵامی داوتم هەوڵم دەدا سەرچاوەی پارەم پاک بێت و بۆ گەیشتن بە ڕەزامەندیت و پێداویستی ڕەواکانی خۆم و خێزانم سەرفم دەکرد. هەرچەندە دان بەوە دەنێم کە هەندێک لەو پارەیە بۆ ڕێگای چەوت بەکارم دەهێنا، بەڵام پێش دەرچوونم لە دنیا داوای لێبوردنم لێ کردی. ئەنجا خوای گەورە فەرمووی با بزانین ئایا کاری دنیات ئەم قسانت دووپات دەکاتەوە؟ با بە هەڵە و گوناهاکانت دەست پێ بکەین. لەو ساتەدا ئاواتە خواز بووم کات بە خێرایی بڕۆیشتایە و ئەو لێپرسینەوەیم لە کۆڵ بێتەوە، چونکە نەمدەزانی فەیلەکانی کردەوەکانم چیم بۆ دەردەخات. خوای گەورە گوناه و هەڵە هەڵە پێداچوونەوەی ئیشەکانمی لەگەڵدا دەکرد و دەیفەرموو تۆ ئەم گوناهات کردووە هێمن؟ بیرت دێ ئەم گوناهات کەی و لەکوێ پێی هەڵسایت؟ منیش دەموت بەڵێ من کردومە، بەڵام بیرم نایەت کەی و چۆن کردومە. خوای گەورە دەیفەرموو ئەگەر دڵنیا بوویتایە لە بوونم لەگەڵتدا لە کاتی کردنی ئەو کارە ئەو ئیشت نەدەکرد کە ئەو گوناهت دەکرد، چاوم لێت بوو ڕێم لێ نەگرتی ئەو ئیشە بکەی، چونکە نەمدەویست بە زۆر بمپەرستی و لە شتە قەدەغەکراوەکان بە زۆرم لێت دوورکەویتەوە، بەڵکو حەزم دەکرد بە ئازادی بڕیاری بەندایەتی بۆ من وەربگری، هەر لەبەر ئەو مەبەستەش ئێوەم دروست کردووە. زۆر پێم خۆش دەبوو گەر لە پێناوی ڕەزامەندیم وازت لەو کارە ناشیرینت بهێنایە. بەڵام چاوت لە بوونی من نوقاند بوو، دنیای بەردەمی خۆت نەبێ چاوت لە هیچی تر نەبوو. خۆشبەختانە دوا بە دوای ئەو ئیشە خراپە بە خۆت داچوویتەوە و فرمێسکی پەشیمانیت ڕۆشت و داوای لێبوردنت لێ کردم، منیش لەو هەڵەیەت خۆش بووم. لەگەڵ پێداچوونەوەی ئیشەکانم خەیاڵم بەرەو دنیا چوو، بیرم لەو ساتانەی ئەم گوناهانم دەکردەوە کە ئەم خوا مەزنە لەگەڵمدا بووە. هەڵەکانم لەلایەن فریشتەکان دەنووسرا و بیرم لەو کەسانش دەکردەوە
کە هانی منیان دەدا بەو کارانە هەڵبستم. ئەوان کوان و چیان لێ هات بۆ ئەمڕۆ نایەن بەرگریم لێ بکەن. ویستم یەکێ لە کارە هەرە خراپەکانم بخەمە ئاشتۆی شەیتان و وتم ئەو هانی منیدا ئەو کارە بکەم. خوای گەورە شەیتانی بان کرد و پێی فەرموو تۆ ئەم بەندەیەمت بۆ کردنی ئەم کارە هەنداوە. شەیتان وتی ئەی خوای من و جیهانەکان، تۆ خۆت باش دەزانی قەبارەی کارکردنم چەند بوو کە هەرگیز نەمدەتوانی زۆر لە بەندەکانت بکەم. من تەنیا دەموت حەزتان لێیە ئەو ئیشە بکەن. من زۆرم لێ نەکردن و ئەوان دەیانتوانی بە قسەی من نەکەن. ئیشی من تەنیا پێشنیار بوو. ئای شەیتانی نەفرەت لێکراو، چۆن ئەمڕۆ لێم پاشگەز دەبیتەوە؟ لە دنیادا کارە خراپەکانی بۆ دەڕازاندینەوە تاکو بیکەین و وا ئەمڕۆژ بە ئاسانی دەڵێ دەتانتوانی ئەو ئیشە نەکەن. خوای گەورە شەیتانی دەرکرد و بەردەوام بوو لەسەر پێداچوونەوەی کارە خراپەکانم و فەرمووی خۆ بە چاوی خۆت بینیت ئەو کەسەی کە هانتی دەدا لەسەر تووڕەییم هەڵس و کەوتی چۆن بوو. کێشەی گەورەی ئێوەی ئادەمی زات لەوەدا بوو کە دۆست و دژمنی خۆتان نەدەناسی. هەرچەندە لە لاپەڕەکانی کتێبەکانم ئاگادارم کردوونەتەوە. منیش قسەم پێنەما تەنیادان بە هەڵەکانمدا بنێم و هەر خۆم لێی بەرپرسیار بم. هەرچەندە ئەو کارانەی لێکۆڵینەوەم لەسەری دەکرێ خۆم لێی بەرپرسیارم. بەڵام تەنیا خۆم پێی سەرقاڵ نەبووم، بەڵکو ئادەمی زاتێکی تر هەبوو لەو گۆڕەپانەدا لە من زیاتر بۆ ئەو پێداچوونەوەیە بەپەرۆش بوو. ئەویش محەممەد پێغەمبەر بوو سەلی الله عەلەیه وسەلەم. دەمبینی دەستی پاڕانەوەی بۆ خوای گەورە بەرز کردوێتەوە و داوای ڕزگاریم بۆ دەکات. سوپاس بۆ خوای گەورە کە دەرفەتی پێدام وەڵام بدەمەوە، چونکە یاخی بووان وەڵامدانەوەیان لێ قەدەغە کرا بوو. دەست و پێ و پێستیان لەسەر تاوانەکانیان بوون بەشایەت. گوێمان لێ دەبوو کە خوای گەورە پێیانی دەوت قسە مەکەن و دەم مەکەنەوە، ئەمڕۆ جەستەتان وەڵامی پرسیارەکانمان دەدەنەوە، چونکە ئێوە یاخی بوو لێرەش واز لە درۆکردن ناهێن و خۆتان بە خواناست لە قەڵەم دەدەن. لە کۆتایی ئەم پێداچوونەوەیەدا و لەبەر زۆری گوناهەکانم دڵنیا بووم کە تیاچووم و ڕزگاربوونم نییە و خەریک بوو لە شوێنی خۆم لە شەرمازاری و ڕسواییدا بتوێمەوە. ئای چیم لە خۆم کرد، چۆن لە فەرمانی ئەم خوا مەزنە دەرچووم، چۆن ڕەزامەندی ئەم خوایە گەورەیەم بە نرخێکی هەرزان فرۆشت. خۆزگەیەک هەڵم نەکردایە ئەوە ئەمڕۆ سەر بەرز و ڕووسپی دەبووم. ئەوە تا ئەمڕۆ لە بەردەم هەموو دروستکراوەکانی خوادا ئابڕۆم چووە. وتم ئەی خوای جیهانەکان، ئەی داپۆشەری هەموو خەوشەکان، لە دنیادا کەسێک بە هەڵەکانمی نەدەزانی، چونکە تۆ ئەو کارە ناشرینانی منت داپۆشی بوو، کەچی ئەمڕۆ لە بەردەم هەموو دروستکراوەکانتدا ئابڕۆت بردم. لە بەردەم پێغەمبەران و پیاوچاکان و فریشتەکان گوناهەکانمت ئاشکرا کرد. خوای گەورە فەرمووی ئەی منی بەندەم،
کە من زانیم و لە بەردەمی مندا ئابڕوت بچێ، ئیتر بەهای چییە خەڵکی دەستکراون بزانن یان نەزانن؟ ئەی بەندەی خۆشەویستم، ئەگەر بمیشتایە ئابڕوت بەرم، ئەوە هەر لە دنیادا ئابڕوم دەبردی، بەڵام وەک لە دنیا ئابڕوم نەبردی، ئەوە لێرەشدا لە بەردەم خەڵکیدا شەرمەزارت ناکەم. ئەو هەموو هەڵانەی خستمەوە بیرت بۆ کەسم ئاشکرا نەکردووە. ئەم تاوتوێکردنە تەنیا لە نێوان من و تۆدایە و پەردەیەکی ئەستور من و تۆ لە خەڵکی جیا دەکاتەوە. دیسانەوە شەرمەزاری خوای گەورە بوومەوە، لەبەر ئەوەی هەمیشە بە ڕێگایەکی چاوەڕێنەکراودا بارانی چاکەی بەسرمدا دەبارێنێ. اینجا خوای گەورە دەستی بە پێداچوونەوەی ئیشە چاکەکانمدا کرد و دڵی خۆش کردم کە زۆربەی ئەو ئیشانەی لێپەسند کردوم. هەرچەندە هەندێک لە ئیشەکانم بەڕواڵەت کاری چاک بوون، بەڵام بۆ ڕەزامەندی ئەو نەبوون، بەڵکو بۆ ناو دەرکردن یان تەنیا لەبەر بەرژەوەندی دنیا بوون. بۆیە هیچ قازانجێکم لێ وەرنەگرت. هەندێک ئیشی زۆر بچووکم کردبوو کەچی ئەمڕۆ بەقەدەر چیایەک دەیان بینم. دیارە خوای گەورە بە میهرەبانی خۆی بۆی زۆر کردوم. درودی خوا لەسەر پێغەمبەر بێ کە دەیفەرموو خۆتان لە دۆزەخ بپارێزن، تەنانەت بەلەتە خوورمایەکیش بێ کە بیدەنە هەژارێک، خوایش بە میهرەبانی خۆی بۆتان زیاد و گەورەتر دەکات و لەوانەشە بگاتە بەرزایی چێوێک. خوای گەورە تەواوبوونی لێپرسینەوەکەی من ڕاگەیاند و بە فریشتەکانی فەرموو: فریشتەکانم، چێشی کارە چاک و خراپەکانی ئەم بەندەیەم بەراورد بکەن بۆ ئەوەی چارەنووسی دیاری بکەین. بەوەش چوومە ناو قۆناغێکی ئاڵۆزی تر کە دیسانەوە بەرەو ڕووی ئیشەکانی دنیام بوومەوە. چێشکردنی کردەوەکان. دوای تەواوبوونی ڕوبەڕووبوونەوەی ئیشەکانم لە بەردەم خوای گەورەدا، منیان بردە سەر چێشکردنی کردەوەکانی دنیام بۆ دەستنیشانکردنی دواچارە نووسم. اینجا دڵێک بێنە بەرگەی ئەم هەڵوێستە بگرێ. بۆ چێشکردنی کردەوەکانی دنیام ئامێرێک بەکارهێنرا کە شەشەی کردەوەکان بە ورترین پێوە تۆمەردەکە. تەنانەت زەردەخەنەش دەپێوێ. ئیشەکانی دنیام بە چاک و خراپەوە ئیش خرایە ناو ئەو ئامێرەوە، ئامێرەکەش چێشەکەی تۆمار دەکرد. بەڕاستی ساتی سەختم لەو قۆناغەدا بردەسەر، چونکە سەرەڕای ئەوەی کە کارە خراپەکانم چێشی ئیشە چاکەکانمی دادەگرت، لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی هەر ئیشێکی خراپدا هەستم بە شەرمەزاری دەکرد و ئەو خەیاڵم بۆ داهات کە نەکردنی ئەو کارە خراپە لە دنیادا ئەرچێکی زۆر قورس نەبوو. ئەگەر نەمکردایە ئەوە ئەمڕۆ بارودۆخم لە ئاستێکی تردا دەبوو، ئاستی دڵنیایی و سەربەرزی.
هەموو ئیشی دنیام لە زەردەخەنەوە تاکو گەورەترین ئیش خرایە ناو ئەو ئامێرە و هەر ئیشێک و چێشی تایبەتی خۆی هەبوو. زۆر جار لە دنیادا کە دەستم بەتاڵ دەبوو یادکردنەوەیەکی ناوی خوام دەکرد. ئەوە تا ئەو ئیشانە ئەمڕۆ چێشی خۆی هەیە و چارە نووسی هەتایم دەستنیشان دەکا. جاری واش هەبوو کاتەکانی دنیام هەر بە خەیاڵی بێسوود پڕ دەکردەوە کە ئەمڕۆ هیچ جۆرە سوودێکم لێوەرنەگرتووە. ئەوە تا بە هەزاران لاپەڕی عمری ڕابردووم بەس پێتی دەبینم. بیرم لەوە دەکردەوە کە ئەگەر هاتوو ئەو لاپەڕە سپیانە پڕ بووایە لە ئیشی بەسوود، ئەوە چارە نووسم زووتر ئاشکرا دەبووە مایەی سەرفرازیم بەگشتی. ئەو ساتانە ساتی هەستکردن بە حەسرەت بۆ تەمەنی ڕابردووی دنیامان بوو کە گرنگیەکەی لەوەدا بوو کۆکردنەوەی زۆرترین داهات لە کردەوەی چاک و بەسوود، نەکتەنیا سەرقاڵ بوون بە وەرگرتنی لەزەت و خۆشی کۆتایی پێهاتوو. کە فریشتەکان گەیشتنە کۆتایی تۆمارکردنی ئیشەکانم، چێشی کارە خراپەکانم لە کارە چاکەکانم زۆرتر بوو. لەو ساتەدا تووشی مەترسیەکی گەورە بووم، چونکە تەنیا دوو ئیشی باشم لە فایلەکاندا مابوو. منیش قەناعەتم بەوە نەبوو کە ئەم دوو ئیشە سەنجی ئیشە چاکەکانم بەرز بکاتەوە. یەکەم ئیش کە مابوو پارەی چیکەم بوو کە مانگانە دەمدایە ماڵە هەژارێک. ئەوی تر جارێکیان لە پێناو ڕەزامەندی خوای گەورەدا وازم لە ئیشێکی خراپ هێنابوو. ڕاستە ئەو دوو ئیشە چێشی خۆیان هەبوو، بەڵام خوای گەورە بمیرەبانی خۆی چێشەکانی قورستر کردبوو بۆ ئەوەی لە دۆزەخ دوورم خاتەوە و بەهەشتم پێ ببەخشێ. بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهات و چاوەڕوان بن. ئەڵقەی هەشتەم. خۆشەویستان، هێمن لە جێڕانەوەی دیمەنەکانی ڕۆژی دوایی بەردەوام و دەڵێ لەو قۆناغەدا شتی سەیرم بینی، دەمبینی سەلامێک بۆ ڕزگار بوون لە دۆزەخ. پێویستی بە یەککردەوەی چاک دەبێ، کەچی ئالەوێدا کاری دنیای کۆتایی دێ و دەکەوێتە پاڕانەوە لە خەڵکی ناسیا و نەناسیاودا بۆ بەخشینی کردەوەیەک. بەڵام چێ ئەو مرۆڤەی ئەمڕۆ کە چاکە بە کەسی تر دەبەخشێ؟ هەر یەکە و خەریکی خۆیەتی و ئامادەنیە یەک کردەوە هەرچەندە بچووکیش بێ بداتە کەس. هەیە کارە چاکەکان و خراپەکانیشی هاوسەنگ دەبن، دواتر زەردەخەنەیەک بەڕووی خەڵکدا لە پێناو ڕەزامەندی خوای گەورە یان وشەیەکی ڕاست بۆ سەرخستنی لێ قەوماوێک چێشی کارە چاکەکانی قورستر دەکەن و دەبێتە مایە سەرفرازی دوا ڕۆژ دەستکەوتنی بەهەشتی نەمری. لەو کاتە ناسکەدا کە لە سنجی ئیشە چاکەکانم کەمێک بەرز بووەوە، زەلامێکی نەناسیاو لێم پەیدا بوو. پشتی گرتم و هاواری کرد: ئەی خوای گەورە، مافم لەم زەلامە بۆ وەربگرە. منیش زانیم ئەم کابرایە چی دەوێ، دیارە کاری چاکەی کەمە و دەیەوێ قەرزەکانی دنیای لە من و غەیری من وەرگرێ. پێم وت: برا چیت لێم دەوێ؟ من لە دنیادا هیچ ئازاری تۆم نەداوە، تەنانەت
ناشت ناسم. کابرا لە وەڵامدا پێیوتم نەخێر، ئەی نایەتە یادت کە جارێک داوای پارەم لێکردی کەچی تۆ بە گرژی وەڵامت دامەوە؟ سەرقاڵی قسەکردن بووی لەگەڵ برادەرێکتا، ئەو هەڵوێستت بوو بە مایەی خەفەتباریم. ئەمڕۆ لە خوای گەورە داواکارم مافی ئەو ئازارم بداتەوە. بەخوا ڕۆژێکی سەخت دەبەینە سەر، ئەوە تا سوالکەرەکانی دنیاش وازمان لێ ناهێنن. خۆشبەختانە ئەو ڕووداوە زۆر کاری نەکردە سەر چێشی کردەوەکانم و کابرا بەو بڕە چاکانە قایل بوو، ئەوەش لەبەر بچووکی قەبارەی ئەو تاوانم. خەڵکی وا دەبینی لەبەر زۆری ستەمکردنیان و خواردنی مافی خەڵکی تێر نەک تەنیا لە کاری چاک ڕوود دەکرێنەوە، بەڵکو باریان بەکاری خراپی خەڵک قورس دەبێ. وەرگرتنی ئەنجامی کۆششی دنیا. اینجا ساتە مێژی یەکە نزیک بۆوە، ساتی وەرگرتنی ئەنجامی کۆتایی کۆششی دنیام. بەرەو ئەو فریشتەیە کە ئەنجامەکان دابەش دەکات هەنگاوی قورسم نا. نەمدەزانی بۆ وەرگرتنی ئەنجامەکە داوای کام دەستم لێ دەکات، چونکە دەستی ڕاست ڕزگار بوون و بەهەش دەگەیەنێ، بەڵام دەستی چەپ دۆزەخ دەگەیەنێ. کاتێ بەرامبەر ئەو فریشتەیە وەستام سەیرێکی دەم و چاویم کرد بەو ئاواتەی کە هەواڵێکی خۆشی تێدا بەدی بکەم. لەو ساتە سامناکەدا هەستم دەکرد وا خەریکە لەگەڵ زەویدا تەخت دەبم، چونکە دوا چارەنووسم لەم ئەنجامە دەستنیشان دەکرێ. ئەنجامی هەموو کۆششی دنیام لەم ساتەدا ئاشکرا دەکرێ. لەپڕ زەردەخەنەیەک لە ڕووی ئەو فریشتەیە وەک ڕووناچی مانجی چواردە دەرکەوت و پێیوتم ئەی هێمنی بەختەوار، دەستی ڕاستت درێژکە. هەرچەندە ئەوە مژدەیەکی تەواو بوو کە سەرفراز بووم، بەڵام کاتێ ئەنجامەکەم وەرگرت بەتیلەی چاو سەیرم کرد. اینجا چەند جارێک پێیدا چوومەوە، چاوم لەو ڕستە مێژووییە بوو کە نووسرا بوو هێمن لەلایەن خوای جیهانەکان پەسەند کرا، بۆیە بەهەشتی پێبەخشرا. بەڕاستی لە خۆشیدا لە ڕستەکە تێنەگەیشتم، یان بڵێین پێویستم بە دڵنیابوون هەبوو، یاخود دەمویست پیشانی خەڵکی بدەم. بۆیە بەڕاکردن بەرەو پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم چووم، ئەو پێغەمبەرەی کە هەمیشە لە ساتە هەستیارەکاندا لە نزیکمان بوو. ئەو ئەنجاممدایە دەستی و بەش لەژاوی وتم ئەی پێغەمبەری خوا، بە قوربانی ئەو هەناسەیەت بم، پێم ناڵێی مانای ئەم ئەنجامە چییە؟ ئەویش دەستی خستە سەرشان و بە زەردەخەنەوە و بە زمانێکی شیرین موژدەی پێدام و فەرمووی مانای ئەو ئەنجامە دەرچوونتە هێمن، ماناکەی گەیشتنتە بە بەهەشتی بەرین، ماناکەی ڕزگاربوونتە لە دۆزەخ.
ماناکەی نیشتەجێبوونتە لەگەڵم لە یەک شوێندا، ئەوەش بەهەشتی ڕەزامەندی خوای گەورەیە، بەهەشتە هێمن بەهەشت. ئالەوێ دامانەی پێغەمبەر سەلی الله عەلەیه وەسەلەم کە موژدەهێنەرە تێگەیشتم. هەر ئەویش بوو کە یەکەم کەس پیرۆژبایی لێ کردم و دەستی گوشیم. دڵی زۆر بەوە خۆش دەبوو کە هیچێک لە شوێن کەوتوانی ناوی لە ناو باشتیەکان تۆمار بکرایە. سڵاوت لێبێ ئەی پێغەمبەری خوا، گیانم بە قوربانی ئەو فرمێسکانەی کە ئەمڕۆ بە بۆنەی سەرفراز بوونمان لە چاوەکانت دەچێ. کە لە دەقیان جامەکە تێگەیشتم و لە دوا چارە نووسم دڵنیا بووم. اینجا خۆم پێنەگیرا و بەو پەڕی دەنجی خۆم هاوارم کرد. من دەرچووم، من سەرفراز بووم، من ڕزگارم بوو. سوپاس بۆ خوای من و جیهانەکان. ئەو زەویەنەی دەگرتمە خۆی و من لە خۆشیاندا خەریک بوو باڵ بگرم و بفڕم. لە ناو خەڵکدا و چاو بە فرمێسک ڕام دەکرد و هاوارم دەکرد. ئەی خەڵچینە، ڕزگارم بوو لە دۆزەخ، بەهەشتم دەستکەوت، وەرن سەیر بکەن. ئەی دایک و باوک و هاوسەر و منداڵ و برادەرانم، وەرن ئەنجامەکەم ببینن، بڕوان لە میهرەبانی خوای مەزن، بزانن چۆن خوای گەورە پەیمانی خۆی بۆ شوێن کەوتوانی فەرمانەکانی دێنێتە دی. خەڵکی ناسیا و نەناسیا و فریشتەکان پۆل پۆل پیرۆژبایی سەرکەوتنیان لەو قۆناغە گرینگەدا لێدەکردم. دواتر پێغەمبەر سەلی الله عەلەیه وەسەلەم فەرمووی بەرەو پردی پەڕینەوە و بەسەر دۆزەخدا بەرەو بەهەشت بچۆ و چاوەڕێم بکە. غەم مەخۆ هێمن، من لەوێ دەبم و بەداواکردنی سەرفرازی بۆت لە خوای گەورە یارمەتی دەرت دەبم. ئیتر لەو ساتەدا هەستم دەکرد کە من دڵخۆشترین ئادەمی زادێکم لەسەر ڕووی ئەم زەمینە. ناحەقیشم نەبوو، چونکە ئەنجامەکەی بەهەشتی بەرینە کە ژیانی نزیمترین دانیشتوانێکی لە ژیانی دەیان پاشای ناو دنیا خۆشترە. هەروەها ڕزگار بوونمە لە مەترسیترین چارەنووس کە دۆزەخە. بەڵام هێشتا مەترسیەکم ماوە، دەبێ بەسەر دۆزەختا تێپەڕ بم بۆ ئەوەی بگەمە بەهەشتی خوای گەورە. بڕینەوە بۆ بەهەشت. دۆزەخ لە تەنیش زەویەوە دانرا بوو، بەهەشتیش لەو سەر دۆزەخەوە نزیک کرابەوە.
دەبوایە بەسەر دۆزەخدا بۆ گەیشتن بە باشت بپەڕینایە، بۆ ئەوەی بزانین دۆزەخ چییە و لە میهرەبانی خوای گەورە تێبگەین و بەهای ڕزگار بوونمان لە دۆزەخ بۆ دەرکەوێ. هەروەها ئەو پەڕینەوەیە بەڵێنێک بوو خوای گەورە لە دنیادا بە خەڵکی ڕاگەیاندبوو کە دەبێ هەر هەمویان بەسەر دۆزەخدا تێپەڕن و ئەوەی یاخی بووە تیای دەمێنێ و ئەوەی باوەڕدارە دەربازی دەبێ. خۆناخی ئەم جارەشم زۆر مەترسیدارە، نەمدەزانی ڕزگارم دەبێ یان نا، یان بۆ پەڕینەوە بەسەر ئەو ئاگرەدا چەندم پێدەچێ. ڕاستە من نامەی چوونە ناو بەهەشتم وەرگرتووە، بەڵام نەنووسراوە ئایا یەکسەر دەچمە ناو بەهەشت یان دوای ماوەیەک لەمانەوە لە ناو دۆزەخدا بەهەشتم پێدەبەخشرێ. خێرایی پەڕینەوە بەندە بە قەبارەی کارەکانی دنیا، هەتا کاری چاکت زۆر بێ بە زووترین کات پردەکە دەبڕیت. بەڕاستی ئەم برادەرە واتە کردەوەی دنیام دڵسۆزترین هاوڕێم دەرچوو، نە لە گۆڕ منی جێهێشت و ئەوە تا لەسەر پردی پەڕینەوەش فریام دەکەوێ. بەڕاستی خەڵکی بەهای ئەم برادەرە دڵسۆزە نازانن و لە دنیادا هەر سەرقاڵی برادەری بێکەڵک بوون، وەک ئەنجامدانی کاری خراپ لە پێناو دەستکەوتنی پارە و پۆست و خانوو کە هەندێکیان هەتا دەرگای ماڵەکەیان لەگەڵیاندا هاتن و هەندێکی تریان هەتا گۆڕستانەکە بەڕێیان خستن کەچی کردەوەکانیان لەگەڵیاندا هەتا ناو گۆڕەکەش هاتن، بەڵام تەنیا کردەوەی باش لە ناو گۆڕ و پاش گۆڕدا بۆ خاوەنەکەی بەسوود دەبێ. ئەم کردەوانی دنیا درێژی ئەو جلانەی کە کرایە بەرمان دەستنیشان کردبوو. هەندێکمان هیچ جۆرە زلێکی بەرنەکەوت چونکە کۆششی نەبوو پەیوەندی بەخوای گەورەوە بچڵا بوو، لەو ناوە بەڕوت و قوتی دەسوڕایەوە و بوو بووە مایەی گاڵتە پێکردنی ئەو خەڵکە. هەندێکی ترمان پەیوەندی بەخوای گەورەوە لاواز بوو، بۆیە جلێکی زۆر کورتی کرایە بەر و لە شەرمان نەیدەزانی چی بکە. کەچی هەش بوو جلەکانی زۆر درێژ و جوان بوو، ئەوانەش دڵسۆزی خوای گەورە بوون. یەکەم کەس کە پێی نایە سەر داوی پەڕینەوە بەرەو بەهەشت پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم بوو کە وەک بروسکەیەک بە مەردانە و بێترس و لەرز تێپەڕ بوو. ئەو پیاوە مەزنە هەموو ژیانی دنیای تەنیا بۆ گەیاندنی پەیامی خوای گەورە بە خەڵکی دەرخان کردبوو، بۆیە ئەمڕۆ پاداشتی ئەو کۆششە وەردەگرێ و بە چاوتروکاندنێک دەگاتە ئەوبەر. ئەوەش ئەوە ناگەیەنێ کە ئێمەی جێهێشت بێ، بەڵکو لەوێوە چاوەڕێی دەکردین و هەردوو دەستی بۆ خوا بەرزکراونەتەوە و داوای سەرفرازیمان لە خوا بۆ دەکات. کە گەیشتمە لێواری زەوی و ویستم پێ بنێمە سەر پردەکە، سەیرێکی ئەملاو ئەو لای خۆمم کرد، بۆ یەکێ دەگەڕام بیناسم و فریام کەوێ لەم ساتە ناسکە مەترسیدارەدا. لە دوورەوە چاوم لە پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم بوو بۆ پەڕینەوە هانی من و باوەڕداران دەدا.
بەرەو بەهەشت یەکەم هەنگاومنا. بەڕاستی ئەو هەنگاوە لە هەموو ژیانمدا قورسترین هەنگاوێک بوو. پردەکە زۆر باریک بوو، بەردەمەکەیشی تاریک بوو، بنیشی دۆزەخ بوو. گەرماییەکی ئێجگار زۆری بۆ دەهێنام. لەم لاو لەولا قولاپی جۆرا و جۆر ڕووی تێدەکردم بە مەبەستی گرتنم و فڕێدانم بۆ ناو دۆزەخەکە. ئەو قولاپانە ئەو ڕێگرانەی لە دنیادا وەک ئارەزوەکانی دەروون یان فشار و ئارەزوەکانی خەڵکی کە هەوڵیان دەدا بەرەو تووڕێی خوان بەرن دەگەیێنن. ڕاستە ئەو قولاپانە بڕێک ئازاریان دام، بەڵام لەبەر ئەوەی هیچ ڕێگرێک لە دنیادا نەیتوانی بەرەو دۆڵی یاخیبوون لە فەرمانەکانی خوام فڕێ بدا. ئەوە ئەمڕۆژ سوپاس بۆ خوای گەورە هیچ قوڵاپێک نەیتوانی بەرەو دۆزەخ ڕام بچێشێ. خۆشبەختانە هەندێک ڕووناچیم هەبوو کە ڕێگای بەردەمی ڕوونا کردبووەوە. دیارە ئەو ڕووناچیەش بەکارە چاکەکانی ناو دنیام بەند بوو، چونکە هەندێک کەسم دەبینی ڕووناچیەکەیان ئێجگار زۆر بوو. هەندێکی تر ڕووناچیان هەر نەبوو، داوایان لەوانی تر دەکرد کەمێک ڕووناچیان بدەنێ، چونکە چاویان لە هیچ نەبوو، چاویان هیچی نەدەدی. ئەوانیش پێیان دەوتن بەداخەوە ئێرە جێی دەستکەوتنی ڕووناچی نییە. ئەم ڕووناچیە بەرامبەر کردەوە چاکەکانە و ئەوەش لە دنیادا دەکرا. دەیانوت ئەی ئێمە لە دنیادا هاوڕێتان نەبووین؟ وتیان بەڵێ وا بوو، بەڵام ئێوە ئیشتان نەدەکرد و پشتان بە ئاوات و خەیاڵ بەست بوو، گوێ بیستی شەیتان و دژمنانی خوای گەورە بوون. قوڕێکمان وشک بووە ئەوەندە ئامۆژگاریمان دەکردن کەچی گاڵتەتان بەو قسانەی ئێمە دەهات. بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهات و چاوەڕوان بن. ئەڵقەی نۆیەم. خۆشەویستان، زۆر کەسم دەبینی دەکەوتنە ناو ئاگری دۆزەخەوە، بەڵام دڵم بۆیان نەدەجوڵا، چونکە دەمزانی ئەوانە یان ستەمکار و دەستەڵاتدارێکی سەرزەوی بوون کە خوێنی میلەتی خۆیان دەمژی، یاخود بازرگانی قۆڵبڕ بوون کە بۆ گیرفان پڕکردنی خۆیان هەموو بنەماکانی مرۆڤایەتیان پێشهێل دەکرد، یان خاوەن بەهرەیەکی هونەری بوون کە بە وشەی ڕازاوەی دوور لە ڕاستی کۆمەڵگایان تێکدا بوو. ئەوە تا دۆزەخ وەک شێرێکی برسی بە هەموو هێزی خۆی دەمی کردوتەوە و بۆ دەرفەتێک دەگەڕێ قەپاڵێک لە دژمنانی خوا و مرۆڤایەتی بگرێ. ئەوە تا ناڵە ناڵی دۆزەخ خەریکە ڕایان دەچێشێ و لە پردەکە دەیان خاتە خوارەوە. ئەمڕۆ دۆزەخ لە ڕقیاخی بوان و لاساران هەڵدەچێ. ئەمڕۆ هەموو بوونەوەر لە دۆزەخ و فریشتە و هەتا دوایی لە دروستکراوەکانی خوا بەرامبەر دژمنانی خوای گەورە یەک هەڵوێستیان هەیە، هەڵوێستی ڕکابەرایەتی و تۆڵە سەندنەوە لەوانەی کە مافی خوا و بەندەکانی خوایان لە دنیادا خواردە بوو. کەوتنە خوارەوەی ئەو تاوان بارانە بەلێشاو منی زۆر ترساند، بەڵام لە دوورەوە چاوم لە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بوو، لە خوای گەورە دەپاڕایەوە بۆ ئەوەی من و خوا ناسان لەم مەینەتە سەخت و دژوارە ڕزگار بکە.
ئەوەی ئەمڕۆ خوا و پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم پشت و پەنای بن هەرگیز تووشی مەینەتی نابێ. لەسەر ئەو پردە زۆرم پێچوو چونکە قەبارەی دۆزەخ زۆر بەرین بوو، بەڵام بە هەر حاڵ پەڕیمەوە و پێم نایە ئەو بەر و ڕزگارم بوو لە گەرمایی ئاگری دۆزەخ، ئەو گەرماییەی کە پێستمی داماڵی کاتێ پێم نایە دەرەوەی پردەکە و هەستم کردووە لەو بەرم بە هەموو هێزی خۆم ڕام کرد و خۆم لە دۆزەخ دوور خستەوە. پاشان لە شوێنی خۆم دانیشتم چونکە زۆر ماندوو بووم و دەست بە جەستایش و سپاسی خوام کرد کە لەم ئەزمونەش ڕزگاری کردم. دواتر تێگەیشتم کە پڕینەوەی باوەڕداران بەسەر دۆزەخدا چوونە ناو دۆزەخ ناگەیێنێ، بەڵکو خوای گەورە بەو پەڕینەوەیە دەیەوێ میهرەبانی خۆی پێیان پیشان بدا کە لەم چارە نووسە ڕەشە ڕزگاری کردن. ئاوی ژیان بەخش و پردی گەردن ئازادی. دوای پشودانەوەیەکی کورت چاوم کردەوە، دەبینم فریشتەکان بە پێکەنینەوە هەڵم دەگرن و دەمخەنە ناو ئاوی ژیان. بۆ ئەوەی تێیدا بمشۆنەوە هەرچی پیسی و چڵک و ستاوی هەبوو لە جەستەمی لا بردو، بەهۆی ئەو ئاوەوە بوژامەوە و گەشامەوە. پاشان گەیشتینە پردێکی بچوو کە پێی دەڵێن پردی گەردن ئازایی کردن. هەندێک کەس بێوەستان تێپەڕ دەبوون، بەڵام زۆربەی خەڵک دەوەستان و لەو کێشانەی لە نێوانیاندا بوو لە دنیادا گەردنی یەکتریان ئازاد دەکرد. دیارە پێشچوونە ناو بەهەشت دەبێ خەڵکی بە تەواوەتی دەروون خاوێن بن و گلەییان لەلایەن هیچ کەسێک لەسەر نەبێ. لەسەر ئەو پردە زۆرم پێنەچوو چونکە کێشەکانم لەگەڵ خەڵکدا هەر لە دنیادا چارەسەر کرده بوو. لەسەر ئەو پردە بچووکە سەیرێکی پردە مەترسیدارەکەی سەر دۆزەخم کرد. کڵپە و هەڵم و هاژەهاژەی زۆری لێ دەردەچوو، خەڵک بە لێشاو دەکەوتنە ناوی. ئەی هاوار، ئەوە چۆن من لەو کارە ساتە دەرباز ئەو دیمەنە ترسناکە دڵمی زیاتر بەخوا بەست و دڵخۆشی کردم، چونکە تەنیا میهرەبانی ئەو خوا مەز نەبوو لەو چارە نووسە ترسناکە منی ڕزگار کرد. هەر ئەو خوایەیە کە لە دنیادا بەخۆی و ئاینەکەی ناساندم، هەر ئەو ناسینەش بوو کە ئەمڕۆ بەرەو بەهەشتم دەبا و لە دۆزەخ دوورم دەکاتەوە. لەبەر دەرگای بەهەشتدا بەرەبەرە ڕێگاکەمان خۆش دەبوو، هەتا لە دوورەوە چاومان بە دەرگاکانی بەهەشت کەوت. لەبەر دەرگای بەهەشتدا چاوەڕێی کردنەوەی دەرگاکانمان دەکرد. دەرگاکانی بەهەشت ئێجگار پان و بەرین بوون. بۆنی ناو بەهەشت تەواو مەستی کردین و بۆ چوونە ژوورەوە پەرۆشی کردین. زۆر کەسی ناسیاوم لەوێ بینی و ببینین و ڕزگار بوونیان شاد بووم. اینجا نەمان دەزانی ئەم دەرگایانەکەی دەکرێنەوە و ئایا دوای کردنەوەی کەی ڕێمان پێدەدرێ بچینە ژوورەوە. بەڕاستی وامان لێ هاتبوو کە تا نەچینە ناو بەهەشت ئۆقرەمان نەدەگرت و لە چارە نووسمان تەواو دڵنیە نەدەبووین. لە ناوەم پرسیارانەدا ڕووناچیەک ئەو ناوەی ڕوونا کردەوە، ئەویش ڕووناچی پێغەمبەر بوو صلی الله عەلەیه وسەلەم. سەلامی لێکردین و نزیک دەرگاکان بۆوە و پێفەرمووین: ئەی لە دنیادا پێم نەوتن من دەرگای ژیانی هەتایتان بۆ دەکەمەوە و یەکەم کەس دەبم پێدەنێمە ناو بەهەشت.
ئینجا لە دەرگای باشدا فریشتەکانی بەردەرگا وتیان: چێ لە دەرگای باشتی خوای گەورە دەدا؟ پێغەمبەر سەلی الله عەلەیه وەسەلەم بەو دەنگە خۆشەی فەرموو: من محەممەدم، دوا پێغەمبەری خوام. فریشتەکان وتیان: فەرمانمان پێدراوە ئەم دەرگایانە یەکەم جار تەنیا بۆ تۆی خۆشەویست بکەینەوە. سڵاوت لێبێ ئەی پێغەمبەری خوا، بەڕاستی تۆ هێمای ژیانی، پێت ناوەتە هەر شوێنێک ئاوەدان بووە و بژاوەتەوە. ئەوە تا ژیانی ڕاستەقینە کە دەرگاکانی بەهەشتا بە بیستنی ناوی تۆ دەکرێنەوە. یەکەم کۆمەڵ کە دەچنە ناو باشت. گەورەترین ئاواتی من لەو ساتەدا ئەوە بوو لەو کۆمەڵە بم کە پێش هەموو کەسێک دەچنە ناو بەهەشتەوە. بەڵام بەداخەوە ئەم ئاواتم نەهاتە دی، چونکە ئەو کۆشەی لە دنیادا کۆم کردبووەوە کەم بوو منی نەگەیاندا ئەو ئاواتە بەرزە. ناوی هەزارەها کەس خوێندرایەوە و ناوی منی تێدا نەبوو. ئەوانە لەو کەسانە بوون کە کات و ماڵ و سامان و کەسوکاریان لە پێناو ڕەزامەندی خوای خۆیاندا تەرخان کردبوو. ڕوویان کردە دەرگایەکی بەهەشت و وەک هەسارەیەکی درەوشاوە پێکەوە قۆڵ بە قۆڵی یەکتری چوونە ناو بەهەشت. ئێمەی دەرەوەی بەهەشت هەر ئەوەندەمان پێکرا کە بڵێین خۆزگەمان بە خۆیان. ناوی خەڵکێکی زۆر خوێندرایەوە هەتا گەیشتە ناوی من. جیاوازی لە کاتی چوونە ژوورەوەی بەهەشتیش دیسانەوە بە قەبارەی چاکەکانی دنیاوە بەند بوو. خوای پەروەردیگار دادپەروەریەکی زۆر وردی بەکاردەهێنا لە چوونە ناوەوەی بەهەشتدا. بۆ نمونە دوو برادەر کە کردەوە چاکەکانیان بە تەواوەتی یەکسان بوو، کەسی یەکێکیان پێش ئەوی تریان دەچوە ژوورەوە لەبەر ئەوەی لە دنیادا کراسێکی لە برادەرەکەی کەمتر بوو. پیاوەکانی سەر ئەعراف. پێش ئەوەی بچینە ناو بەهەشت بەلای بەرزایی یەکدا ڕۆیشتین. ژمارەیەک لە پیاوانی بەسەرەوە بوو. ئەوانە کارە خراپەکانیان و کارە چاکەکانیان وەک یەک بوو. بۆیە لەسەر و بەرزاییە لە نێوان بەهەشت و دۆزەخدا ڕاگیرا بوون. هەتا هەموو بەهەشتەکان دەچنە ناو بەهەشت. خوای گەورە ستەم لە کەس ناکات و ئەودا بەشکردنە بۆ بەهەشتی و ئەعراف بە پێی کردەوەی دنیا بوو. خوای گەورەش هیچی لە ئێمە نەشاردۆتەوە، چونکە هەر لە دنیادا باسی ئەم دابەشکردنەی بۆ کرد بووین و گرنگی خواپەرستی بۆ ڕۆم کرد بووینەوە کە پیاوانی ئەعراف ئێمەیان بینی ئاواتە خواز بوون لەگەڵماندا بچنە ژوورەوە. یەکێکیان منی دەناسی، گوێم لێ بوو بانگی کابرایەکی ناو دۆزەخی دەکرد کە لە دنیادا گاڵتەی بە وشەکانی خوا دەکرد. من چاوم لەو دۆزەخیە نەبوو، بەڵام وا دیارە کابرایەکی لاسار و لە خوایاخی بوو. پێی دەوت: ئەی دۆزەخی نەکبەت، وەرە سەیری هێمنی برادەرمان بکە. چۆن بە دڵخۆشیەوە دەچێتە ناو بەهەشت، تۆش بەرەو دۆزەخ ڕاپێچ دەکرێی. منیش لەم بەرزاییە بەستراومەتەوە، چونکە هەندێک جار لەگەڵ تۆدا بۆ شوێنی تووڕەیی خوا دەچووم. خۆزگەم بەهێمن، گەر لە دنیادا لە هەندێ بڕیاردا بە دوای تۆ نەکەوتمایە و
بە قسەی ئەوم بکردایە ئێستا منیش لەگەڵ ئەودا دەچوومە ناو بەهەشتەوە. بەڕاستی من بەزەیم پێهاتەوە و دڵم بۆ فرمێسکە بە چۆڕەکانی جوڵە. چوونە ناو بەهەشت منی وا لێ نەکرد وازی لێ بهێنم، بۆیە لە ناخی دڵمەوە داوام لە خوای گەورە کرد فڕی بداتە ناومان و لەگەڵماندا بێتە ژوورەوە. خوای گەورە بە میهرەبانیە بێسنوورەکەی ئاواتەکەمی هێنایە دی و کابرایان لەسەر ئەو چێوە ڕاکێشا و هێنایانە ناومان. سەبارەت بە من ئەوە بەهەشتێکی پێشەچی بوو. برادەرەکەشم باوەشی توندی پیا کردم و وتی: ئەی برادەری دڵسۆزم، هێ من گیان، توخوا هەر تۆ نەبووی داوات لە خوا کرد من بێنێتە ناوتان؟ لە دنیاشدا هەر تەنیا بەرژەوەندی منت دەویست. بەڕاستی ئەو ڕۆژە ڕۆژی بەختەوەری من بوو کە لە دنیادا تۆم ناسی. چوونە ناو بەهەشت. قۆڵ بە قۆڵی برادەر و یاران چوینە ژوورەوەی بەهەشت. هەر لە یەکەم ساتدا کە چاومان بەناو بەهەشت کەوت، هەرچی ئازار و مەینەتی کە لە لەش و دەروونماندا هەبوو نەما. هەر بۆ نەخۆشەکانی و ئاوازی لقیدارەکانی و شەماڵی شنەباکانی مێشکمانی مەست کرد و خۆشیەکی بێ هاوتای خستە دڵمان. درەختێکی زۆر گەورەمان هاتە بەردەم. خونچەی گەورەی هەڵگرت بوو کە خونچەیەکمان ڕاکێشا دەستە جلێکی جوانی لێ دەرچوو. جلەکان بە چەندەها شێوە بوون و هەر شێوەیەک چەندەها ڕەنجیان هەبوو. ئێمەش هەر یەکەمان دەستە جلێکی جوانمان بۆ خۆمان هەڵبژارد. ئەو هەموو فریشتانەی خوای گەورە کە ڕزکرا بوون بۆ پێشوازی لێکردنمان دیمەنێکی نمونەیی بە بەهەشت بەخشی بوو. پێویستمان بە کەس نەبوو ڕێمان پیشان بدات و بمانگەینێتە شوێنەکەمان، چونکە شارەزاییمان بۆ شوێنەکانمان لە بەهەشتدا لە شارەزاییمان بۆ ماڵی دنیامان زیاتر بوو. بەڕاستی بەهەشتپان و بەرینە، هێمنایەتیەکی خۆشی پێوەیە، هەر یەکە و شوێنێکی فراوانی پێبەخشراوە. کە بەرەو شوێنی خۆمان دەچوین، تەلاری بەرز بە بەرزی شاخێک لە دوورەوە دیار بوون. ئێمەش بەناو باخی خۆش خۆشدا دەڕۆیشتین و هەندێک کەسمان دەبینی کە پێش ئێمە جێنشین بوون. سڵاوێکی گەرمیان لێکردین و خۆیان پێناساندین و پیرۆزباییان لێکردین و بەڵێنیان داین پاش جێگیر بوونمان بانگێشتێکمان بۆ ساز بدەن. یەکێک لە دیمە نەخۆشەکانی بەهەشتکانیا و ڕووبارەکانی بوو. جۆرە هاڕووبار لە بەهەشتدا دەبینی. لە دنیادا کە زانیاریم دەربارەی بەهەشت دەخوێندەوە، وام دەزانی بەهەشتێک ڕووباری ئاوی سازگاری تێدایە و هەموو خەڵک لەسەر لێوارەکانی دانیشتوون. کەچی دەبینێم هەر کەسێک و ڕووبارێکی دوور و درێژ بە مڵکەکەیدا دەڕوا. ئەو ڕووبارە لە قیسۆری لێ دەبێتەوە و بەژێر کۆشکەکاندا دەڕۆن. بەڵێ مڵکی زەڵامێک ئەوەندە گەورەیە کە ڕووبارێک دەیبڕێ. بگرە درێختی گەورەی وای تێدایە کە ئەگەر هات و 100 ساڵ بەژێر سێبەرەکەیدا بڕۆی نایبڕی. کە سەیری دێمە نەخۆشەکانی دەوروبەرم دەکرد، لە خۆشیدا خەریک بوو بفڕم. هەروام دەزانی خەونێکی دنیاە، بەڵام ئەمە لە هەموو خەونێک خۆشتر بوو، لە هەموو ئاوات و خەیاڵێک بەرزتر بوو. هەرچەندە لە دنیادا خوای گەورە ئادەمی زادی بۆ خۆشی دروست نەکرد بوو، بەڵکو بۆ کۆشش و دەستکەوتنی ئەم بەهەشتە دروستی کرده بوو. کەچی خۆشی وای تێدا دانابوو کە خەڵکی دنیا پێیان دەوت بەهەشت.
ئەوەی ئێستا منی تێدام بەهەشتی ڕاستەقینەیە کە خوای گەورە تەنیا بۆ خۆشی دروستی کردووە. اینجا ئەو خەیاڵە بێنە کە وێنەیەک بۆ ئەم بەهەشتە بچێشێ. نەخێر، تا نەچیتە ناو بەهەشت هەرگیز مانای خۆشی و جوانی نازانی. دار و درەخت و بۆن و ئاو و خواردنەوە و ئافرەت و میوە و جێی حەوانەوە، تەنانەت ئامێری گواستنەوەش، ئەم شتانە هەر بەناودایان ناسین. بەڵام ئەم ڕواڵەتە جوانە و ئەم تامە خۆشانە هەرگیز بە خەیاڵماندا نەدەهات. خۆشیێکی تر لەو خۆشیانەی کە لەم بەهەشتەدا هەیە ناوبردنی خوای گەورەیە. هەرچەندە خوای گەورە لەم بەهەشتەدا داوای نوێژ و خواپەرستیمان لێ ناکە، چونکە بۆ لەزەت وەرگرتن ئێمەی هێناوەتە ئێرە. بەڵام بە میهرەبانی خۆی پێکهاتەی ئێمەی وا دروست کردوێتەوە کە ناوبردنی ناوی ئەو لە هەناسەدان ئاسانتر بێ. واتە هەست بە هیچ ئەرچێک نەکەین. سەبارەت بە خۆم ئەم سیفەتەم زۆر پێخۆش بوو. حەزم دەکرد لە دنیاش ئەم سیفەتەم هەبوایە. بەڵام دەبێ ناوبردنی خوای گەورە لە دنیادا پێویستی بە ئەرک هەبێ، چونکە دنیا بەجێهێنانی ئەرکی سەرشانە. بەڵام بەهەشت تەنیا جێی خۆشی وەرگرتن و ئاسانکاریە. بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهات و چاوەڕوان بن. پێشوازیەکی تایبەتی. کە گەیشتمە نزیک ئەو باخ و تەلارەی کە بۆ من تەرخان کرابوون، فریشتەیەکم بینی و لێم پرسی ئەم مڵکە گەورەیە هیچەیە. لە ڕاستیدا من دەمزانی ئەوە هی منە، بەڵام هەرگیز بە خەیاڵمدا نەدەهات کە مڵکی من لە بەهەشتدا ئەوەندە گەورە و فراوان بێ. فریشتەکە وتی ئەوە هی تۆیە هێ من، بەخێر بێ، پیرۆزت بێ، فەرم و بڕۆ ژوورەوە. کە پێم نایە ناو مڵکەکەم ژمارەیەکی زۆرم لە فریشتە بینی، بۆ پێشوازی لێکردنم بە دوو ڕیش وەستا بوون. کۆشکەکەم بریتی بوو لە یاقوتەیەک کە بە بەرزایی شاخێک بە ئەندازەی تەلارێکدا ڕێژرا بوو. لەسەر لێواری ڕووباری ئاوێکی سازگار دروستکرا بوو، واتە ئاو لە ژێریدا دەڕوە. هەروەها سەرچاوەی ئاوی گەورەی وای تێدا بوو کە ئاو بە چڕی لێی هەڵدەقڵا و دەچوە ناو ڕووبارەکەوە. خۆڕەی ئاو دیمەنی ئەو ناوەی دڵگیرتر کرد بوو. تەنیا ئەو کۆشکەم نییە، بەڵکو کۆشتی جۆرا و جۆر لە نێو باخەکانم بڵاو بۆتەوە. دیوارەکانیان لە خشت دروستکرا بوو، بەڵام خشتەکان زێڕ و زیو بوون و زەمینەکەشی لەبەر دەنایابەکان ڕووپۆش کرا بوو. کە لە دەرگای کۆشکەکەمدا دوای چرکەیەک یەکێک دەرگاکەی بۆ کردمەوە کە جوانیەکەی لە دەرەوەی وەسفکردنە. وتم لەوانەیە ئەم کۆشکە هی من نەبێ و هی ئەم پیاوەیە و من لێم تێکچوو بێ. کەچی کە خۆی پێناساندم وتی من یەکێ لە خزمەتکارەکانتم لەم کۆشکەدا، فەرم و گەورەم وەرە ژوورەوە. لە دڵی خۆمدا هەر ئەوەم دەوت ئەگەر خزمەتکارانی بەهەشت ئەوەندە جوان بن، ئەی دەبێ دانیشتوانانی بەهەشت چەندە جوان بن. اینجا دەبێ خوای گەورە خۆی چەند جوان بێ. هەتا ئەو کاتە من خۆم لە ئاوێنەدا نەبینی بوو، بۆیە کە لە ئاوێنەی بەردەرگاکەدا چاوم بەخۆم کەوت واقم وڕما. ئەوە ئەو گەنجە قۆزە جوانە منم، ئەوەش بوو بە مایەی دڵخۆشیم. کە چوومە ژوورەوە خواردن و میوەیەکی جۆرا و جۆر ئامادەکرا بوو.
هەروەها چەندەها خزمەتکاری جۆرا و جۆر بە دەورماندا دەسوڵانەوە و پێداویستیەکانمانیان جێبەجێ دەکرد. هاوسەر و کوڕ و کچەکانی شمبینی و زانیم لە هەمان پلەی منن، هەرچەندە یەکەم جار لە بەرجوانی ڕوخسار و جلەکانیانەوە نەمناسینەوە. دیارە لە بەهەشدا ئەندامانی هەرخێزانێک لە یەک پلەی بەهەشدا نیشتەجێ دەبن. ئەگەر هاتوو لە دنیادا ڕێبازی ڕاستەقینەی خواناسینیان گرت بێ. دواتر هەر یەشە لە کوڕ و کچەکانم منیان بانگێشت کرد بۆ ئەو ناوچەیەی بۆیان تەرخان کرابوو. سپاس بۆ خوای گەورە، هەروام دەزانی شوێنەکەم کۆشتێکە لە سوچێک لە سوچەکانی ئەم بەهەشتا، کەچی دەبینمە و موڵکەی کە خوای گەورە بە منی بەخشیوە. دوو هێندەی ڕووبەری سەرڕووی زەویە بە وشکایی و دار و درەخت و ڕووبارەوە، هەرچەندە هەرگیز جوانی دیمەنەکانی بەهەشت لەگەڵ دیمەنەکانی زەویدا بەراورد ناکرێ. جیاوازیەکی زۆر لە نێوان تاموچێژی لەزەتەکانی دنیا و بەهەشتدا هەبوو. تاموچێژی لەزەتەکانی دنیا کاتی بوون و کورتخایان بوون. تەنانەت لە کاتی وەرگرتنی ئەو خۆشیانە غەمی ئەوەت بوو کە پاش ماوەیەکی کورت کۆتاییان دێ، کەچی کۆتایی تاموچێژی لەزەتەکانی ئەم بەهەشتە بەدەست خۆتە. کەیویستت کۆتاییان دێ، بەوەش لەبەر دەستکەوتنی لەزەتی خۆشتر، واتە کات بۆ ئەو خۆشی و لەزەتانە کراوەیە. بۆ دەستکەوتنی هەندێ نەعمەت لە بەهەشتدا ماوەیەکی زۆر کورتی دەویست. بۆ نمونە هەندێک کەس لەوانەی کە لە دنیادا لە نەعمەتی منداڵ بوون بێبەش بوون، داوا دەکەن منداڵیان پێ ببەخشرێ. لە ماوەی چەند خولەکێکدا منداڵیان دەست دەکەوت، یان کابرایەک حەز لە درەخت شاندن دەکا، ئەو ئاواتەی لە ماوەیەکی زۆر کورتدا دەهاتەتی. بانگشتێک لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. لەو ساتەی هاتوومەتە ناو ئەم بەهەشتا بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم نەگەیشت بوو. لە ڕاستیدا زۆر چاوم بۆ دەجێڕا. دواتر زانیم ئەو لە بەرزترین پلەی بەهەشتدا نیشتەجێ بووە. دەبێ هەروە بێ، چونکە ئەو مرۆڤە پایە بەرزە شایەنی ئەوەیە کە لە بەرزترین پلەی بەهەشتدا بێ. لەبەر ئەوەی لە دنیادا بەرزترین نمونەی خواپەرستی واتە بەرزترین نمونەی مرۆڤایەتی بوو، گەورەترین خزمەتیشی بە مرۆڤایەتی گەیاند بوو. بۆیە داوام لە خوا کرد بە دیداری ئەو خۆشەویستە شاد بووم. ئەوەندەی پێنەچوو بانکێ شتێکم لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بۆ هات. بەڕاستی بەهەشت ئەمەی لە هەموو شتێک خۆشترە. هەر کە ئارەزوی شتێکت هەبێ دەست بەجێ دەستت دەکەوێ، بێ ئەوەی هاوارێک بکەی یان سڕەی بۆ بگری. تەنانەت یاریەکمان لە نێوان خۆمان دروست کرده بوو کە بەم شێوەیە بوو. چەند برادەرێک دادەنیشین و یەکێک هەڵدەبژێرین ئارەزوویەک لە ناو دڵی بشارێتەوە و داوا لەوانەی تر دەکرێت کە ئارەزوەکەی هەڵبێنن، و نەبێ ئەو برادەرە ئارەزوەکە بە زمان ئاشکرا بکە، بەڵکو ئەو ئارەز بە دەست بەجێ دێتە بەر چاومان و براوەش دیاریەک وەردەگرێ. بەڵام دەگمەن کەس دەیبردەوە، چونکە زۆر زەحمەت بوو لە بەهەشدا بتوانی ناو دڵی کەس بخوێنیتەوە. هەروەها ئارەزوەکان کۆتاییان نەبوو.
بۆ گواستنەوەی دانیشتوانی بەهەشت لە ناو بەهەشتدا ئامێرێکی تایبەت تەرخان کرا بوو کە نە دووکەڵی بەدواوەیە و نە دەنجی ناخۆش پەیدا دەکا. ئەو ئامێری گواستنەوەیە وەک ئۆتۆمبیل و فڕۆکەی دنیا نییە لە ئاسن دروستکرابێ، بەڵکو بریتی بوو لە یاقوتەیەکی گەورە کە هەر چوار لای بەهەشتی لێ دیار بوو. بەو ئامێرە بەرەو فیردەوس کە بەرزترین پلەی بەهەشتە و شوێنی نیشتەجێبوونی پێغەمبەری خوایە سەلی الله عەلەیه وسەلەم و یاوەرەکانی و پێغەمبەران و باوەڕدارانی تریش کەوتینە ڕێ، هەتا گەیشتینە فیردەوس خەریک بوو مێشکمان لە گەورەی ئەم بەهەشتە پانوبەرینە بوەستێ. لەبەر دەرگای کۆشتێکی گەورە پێغەمبەری خوا موحەممەد سەلی الله عەلەیه وسەلەم وەستا بوو. وەکو هەسارەیەکی پڕشنگدار چاوەڕێی دەکردین و بەتەوقە و ماچکردنی ئەم لاو ئەو لاوە پێشوازی لێکردین. بەڕاستی من خۆمم پێنەگیرا و باوەشم پێدا کرد و هەر یەکەمان بە ناوی خۆی بەخێرهاتنی لێکردین و دەستمان بە توندی گوشی. نازانم ماوەی چەندم پێچوو کە دەستم لە ناو دەستی مبارەکی ئەو بوو، چونکە بەڕاستی لەو کاتەدا مەست بووم. دواتر بە پیاسەوە بەرەو شوێنێکی زۆر بەرزی بردین کە باخێکی ئێجگار خۆش بوو. لەوێدا سفرەی خواردن لەسەر مێزێکی گەورەی زێڕین ئامادەکرا بوو. بەرامبەری دانیشتین. دواتر فەرموون دەست بە خواردن بکەن. بەڕاستی هیچ ناحەقمان نەبوو گەردەست بۆ خواردن نەبین، چونکە بینینی ئەو زاتە جوانە لە خواردنی کردین. هەرگیز لە بینینی ئەو تێر نەدەبووین، بۆیە پارچەیەک نانمان دەخوارد و سەیرێکی سیمای ئەومان دەکرد. بە زەردەخەنەوە فەرمووی ئەوەی لە دڵتاندایە بیڵێن. وتمان دەڵێن ئەوە لە دنیاشدا هەر ئاوا جوان بووی، چونکە یاوارانت دەیان فەرموو سیمات لە مانجی چواردە ڕووناکترە، کەچی وادت بینین لە هەموو شتێکی ئەم بەهەشتە جوانتری. فەرمووی هێشتا جوانی ڕاستەقینەتان نەدیوە، بازاتی خوای گەورە ببینن، ئینجا مانای جوانی دەزانن. وتمان ئایا بە دیداری خوا دەگەین؟ پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم فەرمووی ئەی خوا لە کتێبی خۆیدا و منیش لە دنیادا بەڵێنمان نەدانێ کە زاتی خوای گەورە لە بەهەشتدا دەبینن؟ ئەو هەواڵەی بینینی خوای گەورە خۆشترین دیاریەکی ئەم دیدارە بوو. هەرچەندە چەندەها دیاری تری پێشکەش کردین و بەڵێنیشی داینێ کە هەمیشە کۆششەکەی بۆ ئێمە کراوەیە و هەر کاتێ ئارەژی بینینمان هەبێ ئارەژوەکەمان دێتە دی. دوای بەسەربردنی کاتێکی ئێجگار خۆش لەگەڵ پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم بۆ شوێنی خۆمان گەڕاینەوە. ئای کە حەزم دەکرد کۆشکەکەم بەرامبەر کۆشکی پێغەمبەر بێ و ڕۆژانە لەبەر چاوم بوایە، بەڵام داخەکەم کۆششی دنیام هەر ئەوەندە بوو کە منی گەیاندا ئەو پلەیە. سەردانی باوک و دایک و برا و خوشکەکان. کۆشتی دایک و باوکم زۆر لە ئێمە نزیک بوو، بۆیە زۆر جار سرم لەوان و لە برا و خوشکەکانیشم دەدا. هەرچەندە لە دنیادا کۆششم لە کۆششی باوکم کەمتر بوو، بەڵام خوای گەورە بە میهرەبانی خۆی هەمومانی لە یەک پلەدا کۆ کردوێتەوە کە لە بنەڕەتدا پلەی کۆششی باوکمە، واتە هەمومان بۆ پلەی ئەو بەرز کراینەوە بێ ئەوەی لە ئەرچی ئەو کەم بکرێتەوە. ئەوە باشترین بەڵگەیە کە خوای گەورە بە میهرەبانی خۆی لەگەڵمان هەڵسوکەوت دەکا. لە ڕاستیدا هەر هاتنمان بۆ ئەم بەهەشتە بۆ میهرەبانی خوای گەورە دەگەڕێتەوە، چونکە
هەر ئەو دروستی کردین و ئەویش ڕێڕاستی پیشانداین و هەر ئەویش بوو کە یارمەتی داین ئەو کۆششە بکەین و پاداشتەکەشی کە بەهەشتا لەگەڵ ئەو کۆششەکەمەی خۆمان بە هیچ جۆرێک بەراورد ناکرێ. سەردانی برادەرێک. لە دنیادا برادەرێکی خۆشەویستم هەبوو، حەزم کرد سەردانێکی بکەم چونکە زۆر بیرم دەکرد. کە گەیشتمە نزیک کۆشکەکەی لە خوارەوە ئیشارەتێکم بۆ کرد. دیارە بەباشی منی نەناسیەوە، کە لێم نزیک بووەوە منی ناسیەوە، خەریک بوو لە خۆشیدا بفڕێ. پێیوتم هێمن ئەوە تۆی برادەری ئازیزم؟ بەڕاستی یەکەم جار تۆم نەناسیەوە. پێم وت ئاساییە بەم جلە جوانانە من نەناسی، چونکە هەر بە کراسی دنیاوە منت دیوە. چوومە ناو کۆشکەکەی و بە بۆنەی هاتنیان بۆ بەهەشت پیرۆژباییم لە هاوسەرەکەی کرد. وتم ئەی دراوسێتان چێیە؟ بە پێکەنینەوە وتی بۆ هێشتا زانیومە سنووری مڵکەکەم چەندە بۆ ئەوەی بزانم دراوسێکەم چێیە؟ تخواهێ من گیان هەرگیز بە خەیاڵتدا دەهات کە خوای گەورە ئەم مڵکە گەورەیە بە ئێمە ببەخشێ؟ وەڵامیم دایەوە دەڵێن خوای گەورە ئەم بەهەشتەی بۆ هەموو خەڵکی بە باوەڕدار و بێ باوەڕەوە دروست کردووە، بۆیە ئەو شوێنانەی بۆ ئەوان تەرخان کرابوو لی بێبەش بوون بەهۆی یاخیبوونیان لە بەرنامەی خوادا بەسەر باوەڕداراندا دابەش کراوە. بە پێکەنینەوە وتی ئەی باشە بۆ ئێمە کە لە دنیادا بۆ باوەڕکردن بە خوای گەورە بانکێشمان دەکردن، ئایا لە بەرژەوەندی ئێمە نەبوو وازمان لێیان بهێنایە؟ پێم وت نەخێر، چونکە ئەو بانگێشە بوو کە ئێمەی گەیاندە ئەم پلەیە، سەرەڕای ئەوەش بێدەنگبوونمان لە ڕەوشتە خراپەکانیان بە تاوان بۆمان دەنووسرا و لێی بەرپرسیار دەبووین. لەگەڵ ئەو برادەرە ئازیزە بە ئامێری گواستنەوە بەسەر مڵکەکەی داگەڕاین بۆ ئەوەی ڕووبەری بزانین. ئەوەی جێسەر سوورمان بوو کە ڕووبەری ئەو مڵکەی تایبەت بە برادەرەکەم بوو بەقەدەر تێکڕای ڕووبەری زەوی بوو. وتم دەزانی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم لە دنیادا پێڕاگەیاندین کە نزمترین پلەی بەهەشت بەقەدەر مڵکی 10 پاشا لە پاشا هەرە گەورەکانی زەویە؟ با منیش بڕۆم بزانم مڵکم چەندە. گەیشتنی دۆزەخیەکانی ڕۆژێکیان هەندێ برادر لە دەرگایان دام و منیان بان کرد و وتیان هەواڵمان بۆ هاتووە کۆمەڵێک دۆزەخی گەیشتوونەتە بەهەشت. خوای گەورە و میهرەبان بە قەڵەمی لێبوردنی لە دۆزەخ ڕزگاری کردوون، با بچین پێشوازیان لێ بکەین. بە ئامێری گواستنەوە چوینە ڕووباری ژیان و لەوێ چاومان بە کۆمەڵێک فریشتە کەوت کە زەرفێکی گەورەیان پێیە و هەڵیان دەڕشتە ناو ڕووباری ژیان. وتمان ئەمانە چێن؟ وتیان ئەمانە دۆزەخین و خوای گەورە بە میهرەبانی خۆی بڕیاری داوە لە دۆزەخ دەریان بێنێ و بیان خاتە ناو بەهەشتەوە. هەر وەکو دەیان بینن لە ناو دۆزەخدا برژا بوون، بەڵام ئەوە تا دیسانەوە لە ناو ڕووباری ژیاندا دەڕوێنەوە. دۆزەخیەکان زۆر جوان دروست بوونەوە و هاتن بۆ لامان و پێشوازی و بەخێرهاتنیان لێ کردین. بەسەرهاتی دۆزەخیەکان لە دۆزەخدا. پێش ئەوەی ئەو دۆزەخیانە بچنە ئەو شوێنەی لە بەهەشدا بۆیان تەرخان کرابوو، لێمان پرسین ئەرێ گوزەرانتان لە دۆزەخدا چۆن بوو؟ وەڵامیان داینەوە حاڵمان زۆر ناخۆش بوو، تیانمان تووبارە، تیامان بوو ئاگر تەنیا ژێرپەیانی گرتە بوو، هەش بوو ئاگر ئەژنۆیانی داپۆشی بوو، تیاشیان بوو لە ناو ئاگر و دووکەڵدا ون بوو بوون. وتمان زەمینەی دۆزەخ چۆن بوو؟ وتیان زەمینە و بنمیچەکەشی ئاگر بوو. پرسیمان خواردن و خواردنەوەتان هەبوو؟ وەڵامیان داینەوە کە برسیمان دەبوو خۆراکمان تەنیا درەختێکی زۆر ترسناک بوو،
بەرهەمەکەی زۆر تاڵ بوو، لەبەر برسیەتی ناچار دەبووین بیخۆین، چونکە هیچ جۆرە ڕووەچێک لە دۆزەخدا بەدین نەدەکرا. لە سەرەتادا تەنیا هەستمان بە تاڵیەکەی دەکرد، بەڵام کە ناو زگمان بەو بەرهەمە تاڵە پڕ دەبوو دەستی دەکرد بە کوڵاندن. ڕیخۆڵەمان لە بەرگەرمیەکەی لەت دەبوو کە داوای ئاومان دەکرد، ئاوێکی کوڵاویان بۆ دەهێناین و ناچار دەبووین بیخۆینەوە، هەرچەندە ناوسکمانی دەتواندەوە. هەندێک لە تاوانبارە دڕندەکانی دنیایان دەبردنە ناوەڕاستی دۆزەخ، لەوێدا بە زنجیری گەورە دەیان بەسن و لە شوێنێکی بەرز ئاسنێکی تواوەیان بەسەریاندا دەڕشتن. پێستیانی دادەماڵی و فریشتەکان پێیان دەوتێن بچێژن ئەی یاخی بوان، ئەم ئازاردانە هەر شایەنی ئێوەی بەڕێزە. ئێوە لە دنیادا خاوەندە سەڵات و ڕێز لێنان نەبوون، کوافی زولود بەرزی دنیاتان، چۆن بەزەیتان بە کەسدا نەدەهاتەوە. پێستان پێستی ئادەمی زاد بوو، بەڵام دڵتان دڵی گورگ بوو. هەر خیریکی گەندەڵی و خواردنی پاروی هەتیوان بوون. لە دنیادا ئەشکەنجەی خەڵکی بێتاوانتان دەدا و ماڵ و سامانیانتان زەوت دەکردن و ژن و منداڵەکانیانتان سەرگەردان جێدەهێشت و گاڵتەتان بە وشەکانی خوای گەورە دەکرد و هێرشی ڕاگەیاندنتان دەکردە سەر کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوە تا ئەمڕۆ خوای مەزن بە هەمان جۆری تاوانەکانتان سزاتان دەداتەوە. خوای جیهانەکان دادپەروەرە و ستەم لە کەس ناکا، چونکە پێویستی بەستەمکردن لە هیچ کەس نییە. بۆ تەواوکردنی ڕووداوەکانی گەڕانەوە بۆ بەهەشت لە ئەڵقەی داهات و چاوەڕوان بن. ئەڵقەی 11. لە دۆزەخدا کەسمان نەبوو فریامان بکەوێ. چواردەورمان دوو کەڵێکی ڕەش بوو، کەسی نەدەبینی، باوکی خۆت ببینی نایناسیتەوە، چونکە ئاگر ڕواڵەتمانی گۆڕی بوو. دوو دۆست لە ناو دانیشتوانی دۆزەخ نابینی و هەر هەمووی نەفرەت لە یەکتری دەکەن. هاوار و قیژەی ئەشکەنجە دراوەکان کڕی کردبووین و ئەو هاوار و قیژە و دیمەنی ئەشکەنجەدانی یەخی بوانە ئازارێکی تری بۆ ئازارەکەمان زیاتر کردبوو. پاسەوانانی ناو دۆزەخ فریشتە بوون، بەڵام زۆر تووڕە و دڵڕەق بوون و دەمانوت ڕەحمێکمان پێ بکەن، تەنیا بۆ یەک خولەک ئازارمان لەسەر هەڵگرن. فریشتەکان وەڵامیان دەداینەوە ئێمە بەندەی خواین و لەبەر خاتری خوا ئێوە یاخی بوان ئامادەنین لە فەرمانی خوای مەزن دەربچین. تەنیا ئاوات لە دۆزەخدا ئەوە بوو کە بە مردن بگەینەوە و لەم مەینەتی ڕزگارمان بکا، بەڵام وشەی مردن لە فەرهەنگی دۆزەخدا نەبوو، بۆیە ئەو ئاواتە هەرگیز نەدەهاتە دی. وتمان هەندێ ناومان لە دانیشتوانانی دۆزەخ پێ بڵێن بزانین کەسیان ناناسین. ئەوانیش هەندێ ناویان وت. یەکێ لەوانە برادرێکی خۆم بوو، وتم دەبێ حاڵی چۆن بێ، وتیان زۆر خراپە،
منیش لە خوام داوا کرد ئەو برادەرە ببین و چاوم لە حاڵی بێ، چونکە لە دنیادا زۆر هەوڵم دەدا ڕێخوای پیشان بدەم، کەچی تەنیا گاڵتە و لاساریم لێی دەست دەکەوت. برادری دۆزەخ، برادری دۆزەخ. لە بەهەشدا دەتوانی لەگەڵ هەموو کەسێک لە ناوەوەی بەهەشدا یاخود لە دۆزەخدا بەوێنە و بەدەنجیش پەیوەندی پێوە بکەی. خوای گەورە دەرفەتی پێدام پەیوەندی بە و برادەرەوە بکەم. دەبینم لە ناو ئاگری دۆزەخدا دەتلێتەوە و هاواری لێ هەڵدەستێ. بانگم کرد ئەی برادەری لە خوا یاخی بوو، چەندم لەگەڵ وتی وەرە ژێر سێبەری باوەڕهێنان بەخوا و بە پێغەمبەر، وەرە ژێر سێبەری گەشە پێدانی سیفەتی مرۆڤایەتی، کڕنوش بۆ غەیری پەروەردیگارت نەبەی، بۆ غەیری خوای پەروەردیگاری جیهانەکان خۆت زەلیل نەکەی. ڕەزامەندی ئەو خوایە بە نرخێکی هەرزان نەفرۆشی. ئەو پێغەمبەرە سەلی الله عەلەیه وسەلەم دڵسۆزی تۆیە بە قسەی بکە و لە فەرمانی دەرنەچی، کەچی تۆ هەر گاڵتت پێدەهات و دەتۆت. بۆ من وەک تۆ جێلێ لە پێناویشتی نەبینراودا ژیانی ئەم دنیاە لە دەست خۆم بدە، پاش بوونمان بە ئێشتی ڕزی و چۆن دەبینەوە بە گەنجی 20 ساڵ. منیش وەڵامم دەدایتەوە هەر ئەو خوایەی تۆی لە نەبوونەوە کردە ئادەمی زات، دوای مردنت دیسانەوە دروستت دەکاتەوە. برادەرەکەم بە شەرمەزاریەوە وتی هێ من گیان، ئەی برادەری دڵسۆزم، دەبێت چۆن لەم دۆزەخە ڕزگارم بێ. وەڵامم دایەوە پێم وت بەداخەوە لێرە هیچت پێ ناکرێ و هیچیش بە من ناکرێ. کاتی کۆشش و هەوڵدان لەولا بوو، لە دنیا بوو، دنیاش کۆتایی پێهات. بوار و ماوەیەکی باشت بۆ هەوڵدان پێدرا بوو. خوای گەورە مێشتێکی پێبەخشی بووی و نامەی ئاسمانی بۆ ناردی کە خۆی لە خۆیدا بەڵگەیەک بوو لەسەر سەرچاوەکەی. بەڵام بەداخەوە سوودت لەوانە وەرنەگرت، لە بری ئەوە بە قسەی برادەری خراپت کرد. برادەرەکەم وتی ئەی تۆ هیچت پێ ناکرێ هێ من گیان، ئایا دەتوانی هەوڵێکم بۆ بدەی؟ وەڵامم دایەوە ئەی من لە دنیادا پێم نەوتی لاساری لە فەرمانی خوای گەورە مەکە و دژمنایەتی خوا مەکە، شەڕ بەخوا ناسان مەفرۆشە، گاڵتە بە پێغەمبەری خوا سەلی الله عەلەیه وسەلەم مەکە، مافی کەس مەخۆ، بۆ یەک جاریش بێ بۆ ئەو خوایە ژیانی پێبەخشیوی کڕنوش بەرە، با لە دوا ڕۆژدا بتوانم هەوڵێکت بۆ بدەم. کەچی تۆ بە پێچەوانەوە ڕەفتارت دەکرد و هەموو دەرگاکانی ئاشت بوونەوەت لەگەڵ خوادا داخست بوو. کوان ئەوانەی لە دنیادا لە پێناویاندا هێرشت دەبردە سەر خوا و ئاینەکەی، پێم ناڵی قازانجت لەو هێرش بردنەچی بوو، هەر خەریکی پارە کۆکردنەوە بووی و ئاورت لە هەژارێک نەدەدایەوە. برادەرەکەم وتی ئەی ناتوانی چۆڕێک ئاوی سارد یان تۆزێک خواردنم بۆ بنێری؟ پێم وت بەداخەوە خوای گەورە ئاو خواردنی لەسەر یاخی بووان قەدەغە کردووە. بیرت دێ لە دنیادا چەند جار بە منت دەوت وەرە پەرداخێک بخۆ بامەستت بکە و بیری بەهەشت لە دڵتدا دەرکە. خۆشبەختانە بە قسەم نەکردی، ئەوە تا لە باتی پەرداخێکمەی ڕووباری شەرابمان هەیە، بەڵام چۆن شەرابێکە نەسەرمان پێدێشێ و نەدڵمان پێی تێک دەچی کە جێم هێشت. گوێم لە هاواری دەبوو، لە دۆڵە سوتاوەکان و بەناو دووکە لە ڕەشەکەی دۆزەخدا دەنجی دەدایەوە و بانجی دەکردم هێمن 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 مەڕۆ جێم مەهێڵە.
من دوا ئاواتی بووم و بەڕۆیشتنم دوا هیوای بڕا. ئەو دیمەنەوای لێکردم جارێکی تر ئاور لە دۆزەخ نەدەمەوە و بەو بەهرە خۆشانەی بەهەشتەوە خۆم خەریک بکەم. بازاڕی بەهەشت. هەفتەی جارێک بازاڕێکی تایبەتی گەورە لە بەهەشتدا دەکرێتەوە. بازاڕەکە ئێجگار خۆشە، هەموو شتێکی تێدایە، وەک سەنتەری شار وایە. خەڵکی ناو بەهەشت لە ناو بازاڕدا یەکتر دەبینن، ئەوانەی لە سەردەمی خۆمان و ئەوانەی لە مێژوودا ناومان بیستون، قسە و هەواڵ ئاڵ و گۆڕ دەکەن و ئەوەی لە کتێبەکاندا دەمان خوێند لە هەوڵدانیان بۆ سەرخستنی وشەی خوا لە دەمیان دەمان بیستەوە. ناونیشانی زۆر کەسمان وەرگرت و بەڵێنمان پێدان کە سەردانیان بکەین. کاتێ دەرچوین لەو بازاڕە شەماڵێکی بۆندار بەرەو ڕوومان هات. هەستمان دەکرد تازە بووینەتەوە و سەر لە نوێ گەشت دەبینەوە. کە گەڕاینەوە شوێنی خۆمان، خزمەتکارانی کۆشکەکەمان هەستیان بەو تازە بوونەوەیەمان دەکرد. بەڕاستی لێرەدا پێکەنینمان بە بازاڕەکانی دنیا دێتەوە. گەورەترین بازاڕی دنیا لەگەڵ ئەم بازاڕی بەهەشتدا بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێ لە گەورەی قەبارەکەی و نایابی شتومەکەکانی و جوانی ئەو دروستکراوانەی کە بەڕێوەی دەبەن و ئەو خەڵکانەی کە هاتوچۆی دەکەن. نە هەرایەک دەبیستی و نە شەڕێک دەبینی، هەموویان یەک دڵ و یەک گیان و خۆشەویستی و زەردەخەنە و خۆشی ئاڵ و گۆڕ دەکەن. مردن یەکێک لە ڕووداوە خۆشەکانی ناو بەهەشت ئەو ڕۆژە بوو کە مردن بە شێوەی ئاژەڵێکی زەبەلا هێنرایە سەر شانۆیەکی بەرز بۆ ئەوەی دانیشتوانی بەهەشت و دۆزەخ بیبینن. چەقۆ خرایە سەرملی و لە ناو برا. اینجا بان کرا: ئەی دانیشتوانانی بەهەشت و دۆزەخ، مردن لە ناو برا و نەما. هەرچەندە ئەو هەواڵە بوو بەداخ و غەمێکی گەورە بۆ دۆزەخیەکان، چونکە بە کوشتنی مردن دوا ئاواتیان لە ڕزگار بوون لەو دۆزەخەدا بڕا. بەڵام بۆ ئێمەی دانیشتوانی بەهەشت موژدەیەکی زۆر خۆش بوو، چونکە لە دوا مەترسی ڕزگارمان بوو. مردن و بە ساڵات چوون دوو کۆسپی گەورن لە بەردەم خاوەن مڵک و لەزەتەکانی دنیات. بۆیە بەهای ژیانی دنیا تێکڕا لای خوای گەورە لە باڵی مێشولە یەکەمترە، چونکە مردن کۆتایی بە هەموویان دێنێ. هەر لەبەر ئەو هۆیە خوای گەورە بەهەشتی بۆ هەڵبژاردوین، چونکە مردنی تێدانیە و لەزەت و خۆشیەکانی بەردەوامە و نەبڕاوەیە. بینینی خوای گەورە. خۆشترین ڕۆژی بەهەشت ئەو ڕۆژە بوو کە خوای پەروەردیگار لە شوێنێکی زۆر خۆشدا بانکێشتی کردین. هەستمان دەکردە و بانکێشتە تایبەتیە و شتی زۆر خۆشی بەدواوەیە، چونکە لەلایەن خواوەیە. خەڵکێکی زۆر بانکێشت کرا بوون، شوێنەکەش باخێکی زۆر گەورە و فراوان بوو. دوای ئەوەی لە خواردن و خواردنەوە بووینەوە گوێمان لە دەنجێک بوو بانگمان دەکات.
ئەی بەندەکانم، ئەی دانیشتوانانی بەهەشتەکانم، ژیانی بەهەشتان خۆش و بەتامە؟ ئێمەش بە یەک دەنگ گوتمان بەڵێ خوایە، سوپاست دەکەین لەسەر ئەو بەهرە گەورەیە. خوای گەورە فەرمووی هیچی ترتان ناوێ؟ وەڵامان دایەوە دەمانەوێ ڕەزامەندیت بەسەرماندا ببارێنی. خوای گەورە فەرمووی ئەگەر من لێتان ڕازی نەبوومایە چۆن ئێوەم دەهێنایە ناو ئەم بەهەشتە؟ دیسانەوە خوای گەورە فەرمووی هیچی ترتان ناوێ؟ وەڵامان دایەوە ئەوەی لە بەهەشتدا بە ئێمە داوە هیچ کەم و کورتی تێدا نییە. ئەی ڕوتسپی نەکردین؟ ئەی سەربەرزت نەکردین؟ ئەی بە کەس و کارمان شادت نەکردین؟ دەبێت چیترمان بوێ؟ اینجا خوای گەورە فەرمووی بەڵێنێکە لە دنیا داومە پێتان و ئەمڕۆ کۆم کردنەوە بۆ ئەوەی بۆتانی بهێنمەدی، ئەوەش بینینی زاتی منە. خۆشەویستان، بەڕاستی ئەو هەواڵە مەستی کردین و لە خۆشیدا نەمان دەزانی چی بکەین. هەر سەیری یەکتریمان دەکرد و هەوڵمان دەدا خۆشی لە ڕووی یەکتری بخوێنینەوە، چونکە قسەشمان پێ نەما، هەمومان چاومان لە ئاسمان بوو، چاوەڕێی ئەو ساتەمان دەکرد کە خوای جیهانەکان ببینین، خوای هەموو شتە جوانەکان ببینین، خوای ئەم هەموو بەهەشتە پڕژیان و جوانیە ببینین، ئەو خوایەی کە لە سەرەتای ژیانمان هەتاکو گەیشتنمان بەم پلە و پایە بەرزە دەستی یارمەتی و چاودێری بۆ درێژ کردبووین. هەندێک جار کە دیمەنێکی جوان لە دروستکراوەکانی خوا لە گەردوون یان لە دەرووندا وەک جوانی مانگە شەو یان ئاسمانی تاریکە شەوی پڕاستێرەی بێشمار یان بەرەبەیان یان خۆر ئاوابوون یاخود دەریای شینی بێسنوور یان باخێکی سەوزی پڕ لە گوڵی ڕەنگاوڕەنگ یان ڕوویەکی گەشی ڕووناچی باخش یان دڵێکی بەسۆز یان باوەڕێکی پتەو یان ئارامگرتنێکی جوان هەتا دوایی لە دیمەنە جوانەکانی ئەم بوونەوەرە دێتە بەرچاومان دڵمان دەجۆڵێنێ و دڵ بەرە و ئاسۆی بەرزی ئەوینی پڕ لە سۆز و ڕووناچی باڵ دەگرێ. ئەی دەبێ ئەمڕۆ کە نەک سەیری جوانی دروستکراوەکانی خوا بەڵکو سەیری جوانی خوا خۆی دەکەین، دەبێ هەست بە چ خۆشیەک بکەین. بەڕاستی ئەم بینینەی ئەمڕۆ پێویستی بە یارمەتی خوای پەروەردیگار هەیە بۆ ئەوەی دڵ خۆی ڕابگرێ و جێگیر بێ و بتوانێ خۆشی و بەختیاری بێسنوور بچێشێ. اینجا پەردەی ڕووناچی لە بەردەم جوانترین دیمەنێک کە چاومان بیبینێ لابرا، ئەو پەردەیەی کە لە نێوان ئێمە و خوای باڵا دەستدا بەربەست بوو بەرەبەرە هەڵگیرە، چونکە بینینی کت و پڕیزاتی بێسنوور لەوانەیە دڵ لە جەستەدا هەڵکەنێ. سەبارەت بەخۆم هەستم دەکرد هەر خۆم بەتەنیا سەیر دەکەم، چونکە هەستم بەبوونی هیچ کەسێکی دەوروبەرمدا نەما. بگرە هەستم بەخۆشم نەما، تەنیا چاو و دڵم کاریان دەکرد، چاوم دەبینێ و فرمێشتی خۆشی و ئەوینی دەڕژێنێ و دڵم دەچێژێ. هەستی من لە هەستی کۆرپەیەکی ون بوو کە بە بینینی دایکی دوای ماوەیەک لە دابڕیندا دڵشاد بوو، زۆر قوڵتر و بەسۆزتر بوو. هیچ شتێک ناتوانێت سۆز و هەستی من لەم ساتە مێژوویەدا وەسف بکە. ئەم هەستانەی دەیکەم و ئەو خۆشیەی دەیچێژم لەگەڵ هیچ خۆشی و هەستێک بەراورد ناکرێ، تەنانەت لە خۆشیەکانی تری بەهەشت خۆشتر و بەتامتر بوو. نازانم چی بڵێم، زمانم لە کار کەوت، ملیۆنەها هەست و سۆز گیانمی هەژاند. ئەمە ئەو خوایەیە کە هەندێک جار لە پەرستنی کەم تەرخەمیم دەکرد؟ ئەمە ئەو خوایەیە
کە فەرمانەکانیم بە قورسی وەردەگرت قوڕ بەسەر ئەوانەی لەم خوا مەزن و جوانە یاخی بوون و ئەمڕۆ لە بینینی بێبەش بوون. ئای ئەمڕۆ من بەختەوەرم کە لەم خۆشیە بێبەش نەبوو. ئەمڕۆ مانای ڕاستەقینەی وشەی جوانی دەدرچێنم. کوا هونەرمەندان و شاعیران و نووسەرانی سەرڕووی زەوی بابێن و هەست و سۆز و وشەی خۆیان بخەنە کار بۆ وەسفکردنی جوانی ئەم زاتە جوانە. جوانیەکە کە جێ جوانیەکانی تری لە دڵمدا سڕیەوە. ئەی خوای جیهانەکان، کۆتایی بەم دیدارە پیرۆزەمە هێنا. ئەی خوایە، با لە بینینی زاتی پیرۆزت تێر بین. دڵمان پڕ بووە لە شەرمەزاری کە هەموو تەمەنمان بۆ ڕەزامەندی تۆ تەرخان نەکرد. ئەی عاشق و دڵدارانی دنیا، دڵتان بەچێدا؟ خۆتان لە پێناوی شێ کوشت؟ ئەمەیە قیبلەی ڕەسەنی عاشق و دڵداران. ئەی ستەمکاران و خوێن مژانی دنیای ڕابردوو، ڕەنجتان بە فیڕۆچ و ئەی هونەرمەندانی دەرەوەی بەهەشت، وشەی جوانتان بۆ چێدا ڕژت؟ ئەی شاعیرانی سەرڕووی زەوی، شعرتان بۆ چێدەوت؟ ئەی کۆچبەران، کۆچتان بۆ لای چێ کرد؟ ئەی ئازایان و جەنگاوەران و شەهیدان، گیانتان بە قوربانی چێ کرد؟ لە کۆتایی ئەو دیدارە پیرۆزەدا عەرشی خوامان هاتە بەرچاو. هەموو فریشتەکانی خوای گەورە بە دەوری عەرشدا کۆبوونەوە و ناوی خوایان دەهێنا و ئێمە و ئەوانیش و هەموو دانیشتوانی بەهەشت بە یەک دەنگ و بە یەک ئاواز پاش کۆتایی هێنان بە دابەشکردنی خەڵک بۆ دۆزەخ و بۆ بەهەشت سرودی ستایشکردنی خوای هەموو جیهانەکانمان دەخوێند و دەمانوت: سوپاس و ستایش بۆ خوای پەروەردیگاری جیهانەکان. تا ڕۆمانێکی تر بە خوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.